ئازیزان دۆستانی فلیم سازان ئەم کاتتان شاد خۆشحاڵین جارێکیکە لەسەر تەوەری شوناس یاخۆ با بڵێن لەسەر فیلمی زارێ لە مێزگردی حوتەم ئەم جاریان کە بەشی دووەمە بە یەک شا دەبینەوە بۆ گفتوگۆیەک لەسەر فیلمی زارێ. ئەلبەتە فیلمی زارێ ساڵی 1926 بەرهەمهێنراوە لەلایەن هەموو بەجی نەزاریان. ئەو دەرهێنەرە ئەوەی کە ساغ بۆتەوە ئەرمەنیە، بەڵام سێ فیلمی بۆ کورد کردووە. یەکەم فیلمان فیلمی زارێ بووە. ئەمە شانازیەکی گەورەیە بۆ ئێمەی کورد کە کەسێکی وا ئەو خزمەتە گەورەی بە ئێمە کردبێ. بۆیە ئێمە وەکو فیلم سازان وامان پێ باش بوو کە هەوڵ دەین هەر جارە و مێزگردێ بکەین بۆ ساخکردنەوە، بۆ شرۆڤەکردن، بۆ بە ئەکادیمیکردنی ئەو فیلمە زیاتر لەسەر ئەو فیلمە قسە بکەین. اینجا وەکو پێشنیاری کاکە میرغوڵامی لە مێزگردی جاری پێشووە کە ئەو پێشنیاری ئەوەی کردێمە هەوڵ دەین کۆمەڵە مێزگرد بکەین هەر جارەی لەسەر چەمکێکی فیلمی زارێ، و ئێستا ئەم جاریان لەسەر شوناسی نەتەوەیی با بڵێن فیلمی زارێ لە بۆتەی لە ناو مختەبەری لە ناو هەڵسەنگاندنێکی ئەکادمیانەی شوناسی نەتەوەیە هەڵسەنگێنین شرۆڤەی بکەین. فیلم سازان لە پرۆژەمانایە چەند مێزگردێکی کە بکەین. یەکێک لەوانە کازم ئۆز دەرهێنەری فیلمی کوردستانی باکوور ئەو پێشنیاری کرد کە باس لە ئیستاتیکا بکەین لە فیلمی زارێ. لەوەیە من و ئەو بەیەکەوە بین، لەوەیە برادێکی کە من پێشنیارێکم بۆ کاکنەبە سەمەد کرد کە ئەویش باس لە فەلسەفە لە فیلمی زارەیە. ئیتر یەک دوو کەسێکمان بینیوەتەوە کە کوڕی ئەو ئەکتەرانن لە فیلمی زارێ ڕۆڵیان بینیوە لە کوردستانی سوورەوە. بەنیازیەوەین بانگێشتیان بکەین، لەگەڵیانە قسەم کردووە کە بێن لەسەر پێکێنانی ئەو فیلمە چی ئاگاداریەک زانیاریەکیان هەیە بۆمان باسکەم. و لە هەمان کاتە وەکو پێشنیارەکەی کاکەمیر بەنیازین لە ئایندەیەکی نزیکە ئەگەر بۆمان بکرێت سمینارێکی گەورە بکەین لە کەسانی پسپۆر لە هەموو زانکۆکان و دەرچوانی هەموو زانکۆکانی کوردستانی باشوور، لە کوردستانی ڕۆژهەڵات، ڕۆژاوا، لە باکوور، لە دەرەوەی وڵات هەموو بێن بە هاوکاری یەکتری بکەوینە شرۆڤەکاریەکی باش لەسەر ئەم فیلمە و بۆ ساخکردنەوەی کۆمەڵێک چەمک کە ئەم فیلمە چەند پەیوەستە بە میلەتی کوردەوە. و هەروەها مژدەیەکی کەشتان بینێ ئێستا لە یەک دوو بەشەوە لە لای کاک هاوار مستەفا خانەوە بۆ هیوایەن تەندروستی زۆر زۆر باش بێ و لە لایەکی تریشەوە بەو ئەمانەوێ ئەو فیلمە خامە بکڕین بیگەڕێنینەوە باوەشی نەتەوەی کورد. ئەمە لایەنێکی کەوە ئیشمان لەسەر ئەوە کردووە کوالیتی فیلمەکە باشکەین. و برادێکمانەیە بە ناوی کاک شێرزاد لە کەرکووکەوە تەلەڤیزۆنی کەرکووکەوە کوالیتەکەی جوان کردووە و ئامادەیە ڕەنگا و ڕەنگیشی بکات. و لەلایەن کاک عەباس عەبدوڕەزاقەوە عەباسی ڤیدیۆوە ئەو ئەوێ بەو کارە هەسێت برادەرانی دۆبلاژ ڕاپەڕێنێ کە دۆبلاژی سۆرانی بکەن. ئەمانە هەمووی مژدەیە و لە پرۆژەمانایە و بەو هیوایەی بتوانین ئەگەر تەنگە گژەنەیەتە ڕێمان بتوانین ئەو فیلمە بە جوانی بگەڕێنین بۆ باوەشی. لەگەڵ دکتۆر دڵشادا هەنێ گفتوگۆمان کرد. کاتێککە گفتوگۆم لەگەڵیا کرد سێرم چەمکێکی کە هەیە کە ئەوی زۆر زۆر زۆرە شرۆڤەیەکی تێر و تەسەر لەسەر لەو چەمکەوە لەسەر فیلمی زارێ بکەین. بۆیە بە باشم زانی دکتۆر دڵشاد من پێشنیارم بۆ کرد کە دکتۆر دڵشاد ئەمڕۆ لەم مێزگردەمانە ئامادە نەبێ لە مێزگردێکی کەیە
بۆی لەسەر ئەو چەمکە قسە زیاتر کەین بەیەکەوە ئەویش ئەگەر لێرە بێ و لەگەڵ بەڕێزان فلیمسازان کاک ئەمیری غوڵامی و کاک ئەدریس عەبدی زۆرەکە هەر سێکیان بەیەکەوە و دوایەوە ئێمە لەوەیە هەر ئەم دانیشتنە بە چەند هەڵقەیەک تەواو نەبێت هەر شوناسی نەتەوەیی لە فیلمی زارەیە اینجا بۆیە ئەمانەوێ شتەکان وا بە تێر و تەسەلی و بە ئەکادیمیانە قسەی لەسەرکەین تا ببێ بە سەرچاوەیەک بۆ ئایندەی فیلم خوازانی فێرخوازانی فیلم خوازانی زانکۆکانی کوردستان ئازیزان من لێرەوە لەبەرەوەی من وەکو کاکەمیر و کاکەدریس بۆ ئەم تەوەرە خۆم تەواو ئامادە نەکردووە تەلەڤیزۆنەکە شاشەکەیان بۆ بەجێ هێڵانەکەم بە ناوی ئێوە و بە ناوی فیلمسازانەوە کە ماڵی خۆیانە و سەکۆی خۆیانە و بە ئەو زانیاریانەمان پێ بگەێنن زۆر سوپاسیانەکەم بە خێر بێن یاخوا کاکە دریزجان کاکە میریجان بۆ ئەم ماڵە پیرۆزەی خۆتان زۆر سپاس دەست خۆش بە تاکسەرکەوت دەست خۆش بە تاکسەرکەوت زۆر سپاس زۆر باشە ئەگەر کەوایە کاک سەرکەوتیش بە حاڵ جەنابیان تەشریفیان هەیە کاکەمیر لە لامانە بەڵام ئێمە باسەکەمان دەست پێکەین و پێم باشە کە لە سەرەتاوە پێناسەیەک ئەسن لە نەتەوە بکەین زای نەتەوە چییە و چ ڕوانگەهایەکێ نسبەت بە ئەسن چەمکی نەتەوە جەنابتان دەست پێ بکەن و دواتریش منش لە خزمەتان ئابم لە ڕوانگەی بەحاڵ ڕوانگەیەکی ترەوە بە چەمکی نەتەوە پێناسەیەکین و دواتر وردە وەرداچینە ناو باسەکە و تایبەتی و بابەتیانە لەسەر فیلمی زارێ قسەیەکەین سڵاوتان لێبێ کاگە دیژیان دەست خۆش بێت بابەتێک کە کراوەتەوە شاید زۆر باز لە ئاستاتیکا و باس لە خودی فیلمەکە نەکرێت هەرچەند من زۆر بە گرنگم زانی باسی ئەوانشکەین تازە لە هاتووین خۆمان تەواو تەڕبین من پێشەم شتێ سڵاو ڕێزمێ بۆ هەمووی خۆشەویستان و هەلێرەوە هەم پرسە و سەرخۆشی خۆم بۆ بنەماڵە کەس و کار و برادەران و هەروەتر خەڵکی شاری سلەیمانی دەرەبڕم بۆ کۆچی مامە عەبەخەیات هیوادارم کە خوا سەبووریان با و بنەماڵەیە و کەسێکی بەڕێز و خۆشەویستمان لە دەستدا بەداخۆ من بچمە ناو باسی فیلمی زارێ ئێمە بەحسێکمانێ لەسەر نەتەوە لێرە کە ئێمە بێنم باسە بکەینەوە کە نەتەوە چییە وە پرسی نەتەوە ئەمڕۆکە گەیشتوەتە چۆ دەنگم دێ کاگە دریس دەنگت دێت کاکەمیریان فەرموو یەکەمین تعریف کە لە نەتەوە کراوە لە واقع ئەو تعریفەی کە لە فیختەوە ئێمە هەمانە و لەو تعریفە کلاسیکەی کە ئستعمار یا کۆلۆنیسمیش لەسەر ئەمە لەسەر ئەو تعریفە لە واقع خوێندنەوەی بۆ نەتەوە کردووە ئەمە بووەکە نەتەوە لە واقع لە سێدانە تعریف لە سێ ئیماژە خولاسا بۆ یەکەم مەرز بوو مەرز وەکو یەکدانە مەحدودەیە کە تعریفیە کرد چیە لە ناو ئەو مەجموعە قەرار دەگرێت پس لە یەک لە واقع مەفهومی ملت تشکیلەدا دووەمینیان لە واقع سەرشماری بوو و ئەو بژاردننی کەسایەتی چەندێکە ئەو لە ناو ئەم چوارچێوەی مەرزە و لە کۆتاییە نەقشە بوو ئەم چوار دانەشتە وەکو تایبەتمەندی نەتەوە هەمیشە باسی لێکراوە و هەر بەو تایبەتمەندیانەش سینەما و تەواوی ئەوانی مەباحثی دیکە خوێندراوەتەوە هەرچەند نەتەوە لە کێوە ئابەم شکڵە دەست پێکە بەم شکڵە مۆدێرنەی دەست پێکە لەو دەورانەیە کە ڕابطەی ئینسان لەگەڵ خوا قەتع بێت ینی ڕابطەی زەمین و ئاسمان بە شکڵی متافیزیکیەکە قەتع بێت و ئێمە ئەبێ بە دوای ئیشتراکاتێک بگەڕین کە ئێمە لە یەک مەجموعە تعریف بکات هەر بۆیە هاتن ئەم سێدانە تایبەتمەندیان بۆ تعریف کرد هەرچەند ئەم سێ تایبەتمەندیە ئەمڕۆ وەکو تایبەتمەندی نەتەوە نایخێننەوە ینی لە واقع ئەو تعریفە مۆدێرنەی کە ئەمڕۆ کە ئەخێندرێتەوە ئەزانم جەنابتان لە ڕوانینی هەناڕێنتەوە چم بۆی بەڵام منەمەوێت لە ڕوانینێکی
بێندیکتان دێرسۆن و پۆلبارانەوە باسی نەتەوە بکەم نەتەوە لە ڕوانینی بێندیکتان دێرسۆن ئیتر ئەو مەبحەس ئۆبژێکتیڤە نییە ئەنی ئیتر ناتوانین بە پێوەری نەقشە و سەرشماری و یا جەماوەر لە واقع لەگەڵ سنوور یا مەرز ئەبەم سێدانەیە بین بخێنەوە لە واقع ئەو شتێک کە بێندیکتان دێرسۆن و دوایی پۆلباران باسی ئەکا ئەمەیە کە مەفهومی نەتەوە کاملە مەفهومێکی سۆبژێکتیڤیتە یعنی ئەسەن نیاز نییە کە تۆ کشوەرت بێت دەوڵەتت بێت سنوورت بێت ئەمانەت بێت دە نەفەر لە یەک دانە کۆڕا بە یەکەوە کۆبنەوە ئەو دە نەفەر لەسەر یەک بڕوابن ئەتوانن لە واقع نەتەوەیەک بن پێویست ناکات بڵێیت حتا لە ناو شارێک وەکو سلەیمانی وەکو سنە وەکو مەریوان یەک دانە گەڕەک ئەتوانێت نەتەوەیەک بێت بەو تعریفە متأخرەی کە لە واقع بێندیکتان دێرسۆنێکە ینی ئیتر ئێمە ئەمجا ناگەڕین بە دوای ئیماژە کۆنانە ئێمە گەڕین ئیماژە مشتەرەک دروستکەین ینی شتایە کە بەیەکەوە هاوبەشین لەگەڵی ئەوانە پێیاکەین کۆمەڵێک کە لێ دەوری یەک شت کۆبنەوە بە یەکەوە مشتەرەکەن لە واقع تعریفی نەتەوە یا ملت لە ناو خۆیانە تعریفەکەن ئەمە جارێ وەک دەستپێک هاتم حەزەکەم جەنابتان باسەکەتان بکەنەوە کاک ئیدریس کە من ئێحساسەکەم دەنگم نایە چون تەسویرەکەم وەساوە نازانم چۆنا و چۆنا کاک ئیدریس کاکی میرگان دەنگت دەهاتە لای من و پێم وابێت ئەچێتە فەیسبووەکەی شەوە من چێکیەکەم هەیە پس جەنابتان دەست پێ بکەن با منیش بزانم کێشەکەم چییە لێراوە دروستی کەم زۆر چاکە کاکی گیان وەڵا هەروواکە بەرحاڵ جەنابەت ئاماژەتدا بە بەرحاڵ ئەو پێناسی کە جەنابتان فەرمووتان بەڵام لە ڕوانگەی هانا ئارێنتی شەوە منیشەمەوێ بەرحاڵ بەحسێک لە نەتەوە بکەم هانا ئارێنت لە کتێبی بنچینەکانی توتالیدیزم لە 1950 باس لە دەوڵەت نەتەوەیە کاتەوە بەم شێوە بەرحاڵ ڕەخنە لەو بیر و بۆچوونانەی کە پێش خۆی بووە لەسەر چەمکی نەتەوەیەکرێت و پێی وایەکە بەرحاڵە من لە دەوڵەت شتێکی ئابستراکتە و بە جۆرێک بەرحاڵ لەناو دەوڵەتە دەوڵەت زاڵە بێ بەسەر نەتەوەیەکە و لەناو ئەم نەتەوەیشە کەسێکە نەتەوەی ئەو شارۆمەندەیە کە بەرحاڵ بە جۆرێک خۆی گرێ بدات بە مەسلەی زمان بە مەسلەی فەرهنگ بە مەسلەی کۆمەڵایەتی و مەسلەی سیاسی و تەنانەت بە مەسلەی فکریش بە جۆرێک خۆی گرێ بداتەوە بەم نەتەوە و لەوانەیە لەناو ئەم نەتەوەشا لەناو ئەمە هەندێک کەمینە بن کام کەمینانە بڕۆنە بەرحاڵ بۆکو شارۆمەندی دەرەجە 2 دەرەجە 3 سید بکرێن بەکو کوردستان کورد بەرحاڵ لە هەر چوار پارچەی کوردستان بە جۆرێک شارۆمەندی دەرەجە 2 دەرەجە 3 پێناسەیەکرێت و بۆیە ئێمە ئەبینین کە مەسەلەن بۆ نمونە لە وڵاتێک وەکو ئێران یا مەسەلەن بۆ نمونە لە وڵاتێک وەکو تورکیاش تەنانەت نەتەوەی زاڵ یا نەتەوەی باڵا دەست دێت لە ڕێگەی سینەما و بەرحاڵ دێت بە جۆرێک ئەو هەژمونی خۆیە و ئەو بەرحاڵ ئەو تاسیراتی کە خۆی لەسەر نەتەوە کەمینەکانی دای بنێت بە جۆرێک دێت سینەما بەکاردێنێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر لێرە گوریزێک لێ بدەم من بۆ فیلمی زارێ ڕێک لەوانەیە بەڕوانگەی من ڕێک بە پێچەوانەی ئەوە بێت کە تۆ وەکو شارۆمەندێکی دەرەجە 2 یا شارۆمەندێکی دەرەجە 3 بێت پێناسە بکات چونکە بەرحاڵ بەستێنێکە یا دەورەیەکی مێژووی کە فیلمی زارەی تیا بەرهەم هاتووە کەمێک جیاوازترە نسبەت بەم دەورانەی کە ئێستا کورد تایە هەیەی هەم لە باری سیاسیە و هەم لە باری کۆمەڵایەتیە و هەم لە بەرحاڵ ئەو پەیوەندیە نێودەتەوەیانش کە ئەو سەردەمە تەنانەت بووە و خودی ئەوەی کە بەرحاڵ سینەماش لەو سەردەما شتێکی تازە بووە و ئەمە خۆی توانێت بەرحاڵ هەندێک ڕوانینەکان بە فیلمی زارێ ئەگەر لەو ڕوانگەشەوە تماشای بکەین کە کەسێکی غەیرە کورد دروستی کردووە بە شێوەیەک بەرحاڵ جیاوازی هەیە لەگەڵ ئەو فیلمانەی کە دواتر و لەم چەند ساڵی ئەخیریشە تەنانەت کەسانی غەیرە کورد هاتوون لەسەر کورد دروستیان کردووە یا تەنانەت خودی فیلمسازانی کوردیش هاتوون لەسەر بەرحاڵ و مەسەلە نەتەوایەتیانە یا لەسەر کورد
فیلمیان دروست کردووە من هەر ئەوەندەم هەیە ئەگەر پێت باش بێت کە هەڵ بۆی ئەویش تەنانەت بۆ بکە بڕێک بەحسەکە بکەینەوە و تایبەتمەندی و بابەتیانە بچینە سەر فیلمی زارێ قسەی لەسەر بکەین و ئەو لایەنە جوانی ناسانەی کە بەرحاڵ مەدینەزەری جەنابتان بوو بێن لێکی بدەینەوە و ئەگەر پێت باش بێت بەرحاڵ خۆت چۆن پێ باشە دەست پێەکەین. ئیزن ئەگەر بدەی من جاری پێشوش لە میزەگردێکا کە لەگەڵ کاک هاوار خان بوومان من ئشارەم کرد بە خوێندنەوەی سینەمای نەتەوەیی بەڵام زۆر تون پیاچووم و هەراوە چاوپێخشانێکە بوو من ئەمەوێ باسێک بکەمەوە کە بگەمە سەر ئەوەی کە چۆن بۆم هەیە فیلمی زارێ بخێنمەوە یا فیلمەکانی تر. من پێشتریش باسم کردووە کە سینەمای نەتەوەیی چییە؟ سینەمای نەتەوەیی بەو تعریفە کلاسیکەی کە من ئێستا بە تەماشا مادام تۆ باسی نەتەواکەی، مادام باسی سینەمای نەتەوەییەکەی، مادام باسی شناسەکەی، بتەوێیان نەتەوەی باسی علومی سیاسیەکەی، ئەنی ئێمە تۆزێک لە سینەما دوورەکەوینەوە دینە ناو تەوەرێکی دیکە، ینی لەواقل یارمەتیەگرین لە فیلدێکی کە بۆ ئەمەی کە بابەتەکەی خۆمانی پێ بخێنینەوە بە پێی ئەو تعریفەی کە ئێمە کرمان جەنابیشتان لەسەر نەتەوە کرمان بەداخەوە تا شەستەکانیش تا هەفتاکانیش نەمانەتوانی هیچ شتێک ساقی کەینەوە کە فیلمێک کوردیە یا کوردی نییە، چون تەوای تعریفەکان ئەو تعریفە کلاسیکە بوو لە ملت، ینی لە واقع ملت بە پێی ئەو شتێک هەتا ژۆرژ سادۆڵیش لە کتێبی تاریخی مێژووی سینەمای نەتەوەکانەی نووسێ هەر ئەمەیە، ینی ئەو تعریفە کلاسیکەیە کە فیلم لە چ وڵاتێ دروست بووە، ئەو کەسایەتی لە وڵاتی خۆی خەڵکی چۆیە، پارە لە چووە بۆ تەرخان کراوەتەوەی ئەمانە هەرو تعریفە بوو کە کرمان لە چووە سنوور و جەماوەر و لە واقع ئەمە منە مێ ئەو تعریفە بکەمەوە تامەی کە هەم بینە تعریفی ئستاتیکا هەم بینە تعریفی زارێک کە بزانین سم ئایا ڕوانینە پەسا ئستعماریەکەی کە ئێستا لە سینەمای کوردیە و ئەو شتێک کە جەنابتان کوتان لە سینەمای مرکز دژ بە نەتەوەکانی کە دروستە بێ ئایا لە زارەی ئەمەی بینین، ئەنی وەکو تحلیل محتەوایەک باز لەوە بکەین. نەتەوە سینەمای نەتەوایەتی چەند تعریفی لە واقع هەیە، ینی دوای ئەمەی کە هەنا ئارێن بندیکتان دێرسۆن پۆل باران وانە و لە حوزەی علومی سیاسی خوێندنەوەی نەتەوەیان گۆڕی و دەستیان وەردا لە مەفهومی نەتەوە، لە واقع تعریفە سینەمایەکانیش لەگەڵ خۆی گۆڕا. هەر بۆیە ئیسفان کرافکێز لە وتارێکە بە ناوی سینەمای نەتەوەکان کاتێک کە لەوێ دێت باسی نەتەوە ئاکات لە واقع یەک شت هەیە، ئەو مەترسیەک بەناو هالیوود دەبینێت، ئەمە ئەو ڕوانینە ئوروپاییەیە واڵێ ئاغا بین بە بەربگرین بە ئامریکایی شدەن یا ئامریکایی بوون، یعنی ئەو نەتەوە بوون سەدێک کە بینێت دژ بە هالیوود ڕاوست لە کاتێکە ئەو تاریفە زۆر بەلایەمەوە گرنگ نییە. منی کورد زۆر ناچمە ناو ئەو بازنەیە، من زۆرترە چم بۆ لای ئەو خوێندنەوەی جینهیچۆی و دوای ئەو خوێندنەوەکانی دیکە کە سەبارەت بە سینەمای نەتەوەیی کراوە. یەکەم پرسیار من جاری پێشوش وتم یەکەم پرسیارێکە لە یەک فیلمسازە پرسرێت بۆ سینەمای نەتەوەی ئەمەیە فیلم لە کام وڵات دروست بووە. ئەگەر ئێمە وڵات وەکو پێوەرێک بۆ سینەمای نەتەوەیی لە نەزەر بگرین بەشێکی زۆری مێژووی سینەما چێتە ژێر پرسیارەوە، چون ئەساس سینەمای وێسترنی ئیسپاگێتی کەین بە ناو ئیتالیایە لە ئیسپانیا دروستە بوو، فیلمەکەی مێهدی ئومی لە گورجستان دروست بووە، یا فیلمەکانی ژان ڕێنوار بەشێکیانە لە هالیوود دروست بووە یا فریسلانگ هەروەتر. خۆب دوای ئەمە لاچوو کوتیان ئاغا چیە فیلمەکە دروستەکانی ئەو جەماوەرەکەی وا باسمان کرد، ئەمیش چووەتە ژێر پرسیار. من پێشتر وتم ئاخرین تانگۆ دەر پاریس هەر کەس ستافێکی وڵاتێکە یا فیلمەکەی ئەسغا فەرادی یا زۆر فیلمی دیکە. دوایی لە دواییە هاتن باس سەرمایەیان کرد، وتیان پارەکەی چێیدا کە ئەمیشە ئەچێتە ژێر پرسیار. کارمان بەوە نییە کە ئەلان فیلممان هەیە 4-5 وڵات پارەی بۆ سەرفەکە. دووەمین پرسیارێک کە مەترەحە بێ شوناسە، ئەمەی کە وەکو
تایبەتمەندیە یەک دانە فیلم ئەبێ بخێندرێتەوە شوناسیش کێشەی هەیە من ئەمەوێ ئەمڕۆ لەسەر ئەمە قسە بکەین کە شوناس ناتوانێت پێوەرێک بێ بۆ سینەمای نەتەوایەتی بۆ ناتوانێت چونە شوناس یا هۆڤیەت لەوە قەشتێکی سابت نییە یعنی بەس هەر ئێستا کە من و تۆ قساکەین هەر ئێستا خەریکی ئاڵوگۆڕە یعنی ئەسەن سینەما کتێب ڕسانە یعنی میدیا بەتیم ئەسن ئیشی میدیامێ شناس بگۆڕێ یعنی من ناتوانم لەسەر یەک ساق مۆبڵم یۆڵمازگۆنای لەگەڵ فیلمەکانی بەهمان قوبادی شناسەکەی 180 دەرەجە گۆڕاوە هەر ئێساش لە پرسی لیباس لە بەرکردنەکەی خۆمانە گۆڕاوین ئەمە بێندێک ئەندەرسۆن باسێکڵە شناس ناتوانێت تایبەتمەندی بۆ نەتەوە بێ ئەڵە چون شناس خۆی ئەگۆڕێ هەر ئێستا قسەکردنی بەشێکی زۆری گەنجەکانی کوردستان وشە ئینگلیسی تایە باوکەکانی ئەمە تیای نەبوو پس خەریکە ئاڵوگۆڕە ئەم شناسە ئاوانیە لە گۆشەیەکدان رابێ بڵێ ها بێ بە پێوەری ئەمە بیخێنەوە بە سانیە بە چرکە گۆڕدرێ هەر بۆیە ئەمەش ناتوانم کەمە پێوەر من دوایی نهایەتە نەگەین بەو بەحسی زیڕەدە و فەرارەدە ئەمەی کە جین هیچ باسێکە کە چۆن تۆ تیپیکاڵێکی سینەمایی دروست کرد و چۆن تۆ فۆرمێکی سینەمایی دروست کرد بێ ئێمە فۆرمە سینەمایەکەمان بە معنای واقعی کەلیمە دروست نەکردووە بەڵام تیپیکاڵی سینەماییمان دروست کردووە ئا لێرە من لەگەڵ زارێ 100% بە فیلمێکی کوردیە زانم و معتەقدم کە تیپیکاڵە کوردی وجودی هەیە لەم فیلمە کە ئەلان ئەمەوێت لەسەر ئەم تیپیکاڵانە بین قسە بکەین بەڵام من ئەمەوێت کورت لەسەر فیلمەکە قسەی بکەم دوای ئەو ئەیدەمە جەنابتان کاگەدی دەزانم زۆرم قسە کرد داوای لێبردن لێکم فیلمی زارێ وەکو هەمووی فیلمەکانی دیکەی سۆڤیەت بە دەوری یەک شتەوە کۆب بووە بەحسی مارکسیسم و مارکسیسم و سینەما یا ڕالیسمی سوسیالیستی لە واقعە ئێمە زەق لەناو ئەم فیلمە ئەیبینی یعنی شتێکە کە دواییەکان لەناو فیلمەکانی دیکەی کوردیە نایبینین بەو شکڵە لەناو ئەدەبیاتی کوردیە لە حەسەن قزڵجیە ئەیبینین بەڵام لەناو سینەما نایبینین ئەنی ئەمە ئاوا باسکەم فیلمەکە لە ڕوانینی سینەمایی و فیلمێکی سەرکەوتوو نییە و ئەمەی کە زۆر ینی بڵم فیلمێکی زۆر جیاواز و زۆر باشە نا فیلم لە حەزی ئستاتیکاوە لە حەزی جێڕانەوە کێشەی هەیە بەڵام کێشەکانی نینە ئەولا ئێمە باز لە مۆنتاژ ناکەم باز لە هێماکان و جوانی ناسیەکان فیلمەکە دواییەگە پێویست بووە گەڕینەوە سەری لەسەر قساکەین بەڵام ئەمەیە باز لەمە بکەم لە چەندین تایبەتمەندی هەیە لەناو ئەم سینەمای مارکسیسیە لە واقعم سینەمای مۆنتاژی شۆڕەوی لە واقع ئەمەیە یەکەمیان ئەمەیە کە کەسایەتی وەکو شخصیت وەکو پێرسۆناژ لە دەست ئەچێت و تیپ دروستە بێت شتێک ئێمە لەم فیلمە ئەیبینین ینی لە واقع سایدۆ هەرە شتەیە کە ئێمە لە فیلمەکانی دایکی ناوەکەیم لە بیرچوو یا لە فیلمەکانی ئایزنشتاینە پودفکین ببەخشە لە دایکی پودفکین و یا لە فیلمەکە نا لە فیلمەکەڵم پودفکین ئێمە لە واقع لەناو ئەم فیلمانە ئەبینین کەسایەتی ئیتر ئێرجا بە خۆی نییە ئیرجا بە کۆمەلگا ینی ئەو کەسایەتیە نوێنەرایەتی کۆمەلگا دژ بە سیستمێکە گرێتە ئەسۆکە بیرروخێنە بەڵام لەناو ئەم فیلمەی هەموو بین نەزەریان دوو سیستم وجودی هەیە ینی جیاواز لە فیلمی دایکی پودفکین و جیاواز لە ڕۆژبوونان پۆتیمکی و جیاواز لە فیلمی ئەتەساب و ئەم دارودەسا یەک شتی جیاواز وجودیە لێرانە دوو سیستمەکە زاڵە بەسەر ئێمە یەکەم ئەو پرۆسەی بورژوازیەکە ئەم پرۆسەی مارکسیسیەکە ئێمە تێپەڕیەکەین یەکەم سیستمێکی حکوومەتیە کە تۆ ئەگەر ئەدەبیاتی دیالۆگەکان ئەلبەتە من بە پێی سابتایتڵێک کە لە کورسات لیانداوە ئەمە خوێنمەوە نازانم چەندێ هەڵە بێت دروست بێت تۆ هەر چێنێک دێت پارەکە لەسەرەوە دێت تا بەرەو خوارێکە قەزا دروست بکرێت و مەفرەجە دروست بکرێت ومانە وشەکان سەبارەت بە کوردیش ئەگۆڕدرێت ینی لەسەرەوە باس لە کۆچەربوونی کورد دەکات تا ئەگاتە ئەفسەرەکە و ئەگاتە بەگەکە یا تەیموربەگ لەوێنات باز لە کۆچەربوونی کورد ناکە باز لەواکەن ئەڵەن
نەتەوەی بەڕێزی کورد کە پێشتر ئێمە لە نامە پێشوەکان ئەخێنینەوە کە نا نەتەوە بەڕێز نییە کۆچەرن نەواقە کۆچەرن ئەمانە وەک عەشایر ئەمەوێ ئەمە بڵم دوو ساختار وجودی هەیە کە سایدۆ بێ لەگەڵ هەردووکی شەڕکە یعنی جیاواز لەو فیلمی مادەری پۆدەفکین جیاواز لەو سینەما مارکسیستیەی کە لە مۆسکۆ دروستە بوو ینی لێرانە سایدۆ ئەبێت لەگەڵ تەیموربەک کە یەک دانە سیستمێکی عەشیرەتیە شێخیش لەناو ئەم سیستم عەشیرەتیە هەیە و سیستمێک کە ئەوی وەک مەفرەجە بردووە وەکو ئەسکەر بردووە ئەی با بۆ شەڕ ئەنی لە واقع ئێمە فۆرمێکی مارکسیستی تەواو لەناو سینەمای هەموو نەزەریان ئەی بینین و لە واقع هاتووە تەواویشی ڕەخنەکە دش بە تەواوی ڕاوەستێت بۆ جیاوازیەی کە بۆ کورد بە مسابەی نەتەوەیەکی دوورکەوتوو وەکو عەشایر شتێک جیاوازتر لە حکوومەت وجودی هەیە یعنی لایەی حکوومەتیەکە تۆزە پیچی دەترا شێخ وجودیە دەرەبەک وجودی هەیە سیستمی حکوومەتی وجودیە لە حاڵێک ئەمە لە سینەمای مەرکەز لە سینەمای موسکۆ ئەمە نابینین بۆ شکڵە لە سینەمای موسکۆ مستەقیم لەگەڵ مەفهومی بورژوازی تەرەفین مستەقیم لەگەڵ مەفهومی سیستمی حکوومەتی تێزارە تەرەفین ینی واردی ئەمبازیە نابێت ینی تۆزێک شاید حەق بدەین بە هەموو بەیگی نەزەریان قاعدەتەن سیستمێکی دواکەوتوو بۆ لەو منتەقەی کوردنشینە و ئەو فیلمەش ئەبووای حەد بەو ڕوانینە دروست بکرا بەیانی لەگەڵ دوو دانە ساختار کە دوایی من لە یۆڵمازگۆنایە لە فیلمی یۆڵە ئەمە ئەبینەوە مجددەن ینی ئەو ڕوانینە کە هەم لە سگەڵ سیستمی عەشیرەتی یا ساختاری قەبیلەیە بێتەرەفی هەم لەگەڵ حکوومەت وەکو دوو سیستم کە تۆ وەکو کوردێک مەجبوری لەگەڵ هەردووکیان شەڕکەی نمودی هەموو بێگی نەزەریان دوایی لە یۆڵمازگۆنایە بینن من ئەیسپێرم بە جەنابتان کاگدریز تایلانە قسەم کردووە حەزەکەم جێبی سلاحەکان جەناب بەشێک لەو قسانەی کە باڕامنیش ئەمیسڵی ناوڕۆکیەوەی باسم کرد تحلیلی محتەوایی کە ئاماژێ پێدەن ڕاستی ئاماژێت پێدا یەک خاڵی ئیزافەیەکەم کەویش جگە لەوەی کە باحاڵ دەسەڵاتێک هەیە ئیسەر دەسەڵاتی وەکو حکوومەت دەسەڵاتێک هەیە وەکو دەرەبەگایەتی بەحاڵ جۆرێکی تریش دەسەڵاتێک هەیە کە دەسەڵاتی شێخەکە کە بەحاڵ دەسەڵاتی ئاینیە لە ناو فیلمەکە کە سێدۆ لەگەڵ یا بربەرەکانیەکەوە لەگەڵی شەڕکات یەک مەسەلەی تر هەیە مەسەلەی کۆمەڵایەتیە لەو بەشەی لەو سکاڵستی ئێمە بینین کە زارێ ئەێنن کە بەحاڵ بە جۆرێک ئەتیکەن وسواری گوێدرێژەکەیەکەن لەوێشا دیسان سێدۆ بە جۆرێکی تر وەکو کارێکترێکە لە ڕیالیزمی سوسیالیستیە هەیە زۆر ئومیدوارانە زۆر بەحاڵ ئایندەنگەرانە دووبارە پیا بێت وەکو کاراکترێکی وەکو قارەمان وەکو پرۆتاگۆنیستێک دێت بەحاڵ زارێ ڕزگارەکە ئەمە پێم خۆش بەحاڵ و مەسەلەی کۆمەڵایەتیشە پێی ئیزافەکەم جا ئەم فیلمە خوری چیرۆکی فیلمەکە لە ناو نامەکانە دەرەکەوێت کە ساڵی 1950 یعنی 2 ساڵ پێش ئەوەی کە انقلابی ئۆکتۆبر بکرێت و بە جۆرێک ئەم فیلمە ڕەخنەیەکە بەحاڵ لە ئەو سیستمە حکوومەتی لە ئەو کاتی کە لە کوردستانی سووریا بەحاڵ لە ئەرمەنستان یا لە یەکێتی سۆڤیەت یا بووە کە بەحاڵ ئەو فرسەتە یا ئەو هەلەی ڕەخساندووە کە بەحاڵ ئەو خەڵکە بەو جۆرە بچەوسێنەوە لەلایەن هەم لەلایەن دەسەڵات وەکو حکوومەت دەسەڵات وەکو دەرەبەگایەتی دەسەڵات وەکو مەسەلەی ئاینیش کە بەحاڵەوانە شتهای بوون کە لە فیلمەکانی مەکتەبی مونتاژە ئەمە بە وزوح ئەی بینین جگە لە مەسەلەی دەرەبەگایەتی نەبێت چونکە مەسەلەن تۆ بۆ نمونە مەسەلەن کە فیلمەکانی ئایزنشتاین پۆدۆفکین یا مەسەلەن بۆ نمونە تەنانەت مستەندەکانی ژگاوەرتۆف کە بینیت لەگەڵ چەمکێکە بە ناوی دەوڵەت زۆرتر سەرۆکارت هەیە بەڵام لە فیلمی زاریات و لەگەڵ مەسەلەیەک کە بەرحاڵ ئەوە تایبەتمەندی کوردیشە بەرحاڵ تا ساڵها لەمە پێشی لە بەشێک لە کوردستانە ئەم سیستمی دەربەگایەتی هەر لە ڕۆژهەڵاتەوە مەسەلەن پێش شۆڕشی 1970 بەرحاڵ بووە لە باشوور بووە لە باکوور بووە لە ڕۆژاواش بەرحاڵ تا ڕادێ بووە گۆڕانکاری هایەکی بووە جیاوازی هایەکی بووە بەڵام لەو سەردەمەی کوردستانی سوورە بەرحاڵ ئەم سیستمە تایبەت بووە بەرحاڵ بە ئیدارەی ئەو کۆچەریە کوردانەیە بەرحاڵ و شوێنانەی کە کوردی تا نیشتەجێ بوو لە گوندەکانە و لە ڕێگەی ئەم دەربەگانەوە توانیویانە خەڵک کنترۆل بکەن و مەفرەزیان پێ دروستکەن ومانە ئەمە
لەلایەکی ترەوە کە تۆ بەرحاڵ دەیت ناوەڕۆکی فیلمەکە تماشاکەیت مەسلەی ژن زۆر بەرجستەیە لەناو فیلمی زارەیە ژن وەکو بەرحاڵ بەشێک لە سیستمێکی کۆمەڵایەتی وەکو ئەو کوردە کۆچەریانەی کە بەرحاڵ ئیزەدیشن چکە لە دیالۆگێکی هەیە کە دێتە دەرەوە ئەو کاتێک کە براکی لە شەڕ دێنەوە و بیندارە نازانم هاوار بۆ خۆرە بات خۆی خۆرەکان نازانم دیالۆگین دەقیق بیر نییە بەڵام ئاماژە بەوەیە دات کە هێزە شەڕەکان لەم ماڵە دوور بکەرەوەمانە بەرحاڵ ئەوە خودی خۆی توانێت ئاماژێ بێ بە مەسەلەی ئەوەی کە ئەو خەڵکە لە ڕوانگەی ئاینیەوە ئیزەدین واتوانین لە ڕوانگەی هەتەنانەت مردمنگاریشەوە توانی تۆ تماشای فیلمی زارێ بکەیت بەرحاڵ ئەمانە خۆی بەحسایەکە کە تۆ ئێمە توانین بیوروژێنین بەڕاستی لە فیلمی زاریە مەسەلەن بۆ نمونە مەسلەی ژنانی کێک لەو شتانە بووە کە بەرحاڵ بیری چاپ یا بەرحاڵ کۆمونیستی و خودی بەرحاڵ فیلمەکانێک ئەو فیلمانێکە لە مەکتەبی مۆنتاژە بەرهەم هاتوون جۆرێک ئاماژیان پێداوە بەرامبەر ئەو خودی ئەساسنەوە شەبێ بزانین کە ئەسڵەن ئەم مەکتەبە سینەمایە مەکتەبی مۆنتاژ لە بەرامبەر بەرحاڵ سینەمای هالیوودا کە زۆرتر عینیگەرا بوو مەکتەبی مۆنتاژ زۆرتر ذهنیەتگەرا بوو و بەرحاڵ لە کاتالیزۆری نماکانە هەرچەند کەم بەڕاستی من لە فیلمی زاریە ئەو تایبەتمەندیانەی کە مەسەلەن بۆ نمونە فیلمێکی مەکتەبی مۆنتاژ هەیە زۆر بەزەقی نایبینم بەڵام مەسەلەن بۆ نمونە لە فیلمی اعتسابی ئایزنشتایە تۆ توانی بیبینی یا مەسەلەن بۆ نمونە لە فیلمی دایکی پۆدۆفکینە تۆ توانی بیبینی بەڵام ئەوەی زۆر سەرنجڕاکی چونکە فیلمی تریشمان لێ نەبینیوە بەڕاستی من نازانم کە چۆن هەموو بەگ نەزەریان خۆی چۆن بەرخوردی کردووە لەگەڵ فیلمەکانی تریان لە ڕوانگەی مەکتەبی مۆنتاژ یا بەرحاڵ جۆری جوانی ناسی و ستاتیکای مەکتەبی مۆنتاژ ناو فیلمەکانی بەڵام ئەوەی کە بەرحاڵ گرنگە مەسەلەن بۆ نمونە یەک تایبەتمەندی تریشی هەیە کە زارێ کە لە فیلمەکانی تری مەکتەبی مۆنتاژە تۆ نایبینیت ماشا لە زۆربەی فیلمەکانی مەکتەبی مۆنتاژە کاراکترە سەرەکیەکان یا توانین بڵین گروهین ئەو کەسانی کە بەرحاڵ وەکو کاراکتری پۆرتاگۆنیستن لەناو فیلمەکانە زۆرتر گروهین دەستەیەکی کرێکارن یا مەسەلەن بۆ نمونە کۆمەڵە خەڵکێکن کە بە شتێک ناڕەزایەتی دەرەبڕن بەڵام لێرە هەرچەند کە بەرحاڵ تۆ ئەو ئەبینیت کە خەڵکانێک کۆچەرین بە کۆمەڵ هینەکەن بەڵام ئەوە کە سەیدۆیە کە بەرحاڵ لە بەرابەری هەمووانەوەکو تا کەسێک ئەوە سێتەوە دواتر دەتوانێت دوسێ نەفەر ملحەقا بەخۆی کە بەرحاڵ یارمەتی بدەن تا بتوانن زارێ ڕزگارکەن بە دەست تەیمور بەگەوە بۆیە بەڕاستی من ئەو جیاوازیانەیە بینم هەم لە نەزەری هەم لە ڕوانگەی ناوەڕۆکیەوە و هەم لە ڕوانگەی محتەواییشەوە هەرچەند لە ڕوانگەی فۆرمیشەوە تۆ بینی مەسەلەن فیلمی زارێ زۆر نەچۆتەوە سەرۆگینانە یا تەنانەت مەسەلەن بۆ نمونە نازانین ئێمە فیلمی تری کوردی بەرهەم هاتووە لە دوای هەموو بەگی نەزەریان لە کوردستانی سوور وانە لە بەردەست هابووایان بەها ئینسانی توانی بە جۆرێکی تر لەسەر خودی مەسلەی وەکو چۆ جەنابەت فەرمووت کە ئەتوانین بڵین کە فیلمێکی باش نیە بەڵام ئەو کاتەمان توانی بەرحاڵ جۆرێکی تر لەسەر مەسلەی لەسەر فیلمە کوردیەکان لە یەکێتی سۆڤیەت تا قسە بکەینەوەمانە منیش تایەرە بەسمە و ببوورە درێژەدا دڕیشم کردو لە خزمەتان چاوەکەمی منیش شتێکی ئیزافەکەم ئەرێ دوای ئەو هەمبێک نەزەریان فیلمێکی کەی هەیە کە زۆر قەویترە زۆر باشتر کاری کردووە بە ناوی کوردە ئیزەدیەکان لە 1933 زۆر فیلمێک جیاوازترەوە 100% جەخت دەکاتە لەسەر 100% جەختەکە لەسەر ئاموزش ئەمەی کە کورد لە ژێر چەتری سوسیالیسمە ئەتوانێت فێر خوێندن و نووسین و فێر بیرکردنەوە بێت لەو فیلمە زۆر بەزەقی ئەسڵ زۆر باشتر باسکە فیلم بە دوای ئەوی ژامهاریان لە 1950 و ئەحمەد هێندێ فیلمکە بەنێو کوردەکانی ئەرمەنستان و کوردەکانی ئەرمەنستانی سۆڤیەت ئەمانە دروست بوون لەو سەد ئەمە شاگردەکانی بە قسەی هێندێک لە برادران شاگردانی هەمووبەیەکی نەزەریانن بەڵام من ئێستا مێ باسێک ئاوا باسکەم تماشا فیلم
ئێمە ئەم فیلم وەکو بەڵگەیەکی مێژووی تماشاکەین زیاتر لەوەی کە وەکو منە مەوێلان لە ڕوانینە ڕخنەی سینەمایی و سەبات بەم فیلمە قسە بکەم بەڵام بەڵگەیەکی مێژوویە بۆ یەک سریشت بەڵام بە یەک سری کێشەوە تماشا فیلمها ئەم فیلمە فیلمێکی ئێتنۆگرافیش دەتوانیم خوێندرێتەوە سەدا سەدیش فیلمێکی ئێتنۆگرافیکە بەڵام سێ دانە ڕوانین لە سینەمای ئێتنۆگرافیکە هەیە یا ڕوانینی تۆ ڕوانینێکی هەمزیستیە ینی ئەڕۆی لە ناو ئەو گەلە ئەژی و چەندین ساڵ لە ناویایی و دوایی دێ فیلم یا بەرهەمێک دروستەکەی یا خوێندنەوەیەک لەسەر و نەتەواکەی هەر وەک فیلمەکەی مەسەلەن خانم فەرڕوخزاد شاعر ئەو کە ئەڕوات لە خانە سیاهەز دروستەکە پێشەکی هەڵەی تایە و لەسەر داوای ئیبراهیم گولستان هەڵە بڕۆ لەگەڵ یان بژی کە بتوانی ئێشەکانیان بکەی بە فیلم ڕوانینی هەمزیستی ڕوانینێکە کە باشیەکەی لەمایە کە تۆ لەواقع جزئیاتە بینی شتە وردەکانە بینی بەڵام هەڵەکان نابینی مادەم چون لە ناوی ئەژی دووەمینیان ڕوانینێکە پێڵێن ڕوانینی مۆنۆگرافی ڕوانینی مۆنۆگرافی ڕوانینێکە کە تۆ لە دوورەوە ئەڕوانیتە نێو لە کۆمەلگایەک واڕۆی سەبارەت بەوە فیلم دروستەکەی باشی ئەو ڕوانینەیە ئەو سینەما ئێتنۆگرافیکە لەو ڕوانینەوە ئەمەیەکە هەڵەکان ئەبینی بەڵام وردەکانی ژیان نابینی ینی چۆنیەتی هەڵسو کەوتی ئەو نەتەوە ناتوانانی بخێنیتەوە یا بیکەی ببەرە وە سووەمینیان کە بێتە ڕوانینی هیلۆگراماتیک کە ئەڵێ پەیوەندی ئەم دوانەیە کە تۆزێک ئەستەم و قرسە کە لە فیلمی وەقایی یەک تابستانە لە فەڕەنسا لەو شێوەی استفادەیان کردو بەڵام ئێستا باسەکەی من ئەمەیە لەم فیلمە هەموو بێگی نەزەریان ڕوانینەکە ڕوانینێکی مۆنۆگرافیە ئێمە لەگەڵ یەکشە زۆر کێشم هەیە لەناو ینی کێشەم نییە هەموو بێگی نەزەریان لی ئەگوزەری ینی وردە تایبەتمەندی هایەکی ژیانی ئەمانەی گروا وەکو مردم شناسی یا نیشانەهایەک یا هێماهایە کە هین ئەو نەتەوە بووە بەڵام لی ئەگوزەرێ ینی فقط ئیشارەی پێکەوە من لە دەستپێکی فیلمەوە زانیم کە ئەم نەتەوەیە ئیزەدین لە چووە لەوەی سواری ینی سواری گاکە بوو لەوێ دوعای ئەکرد کە خوایە گاکەم مای نەبێت و نێر نەبێت و ئەمانە و دواییش لەو جێگایی کە تەرەفەکە لە بەردرگاکە خەریک بوو خوای شەڕی دەرەکە هین شەیتان دەواقع شەیتان ناهین لیان دوورکێتەوە لە واقع شومەکان وەلی لەم فیلمە بەو ڕوانینەی کریستیان مێز ئەبێ ئاوا فیلمەکە ئێمە لە یەک دێنەوە بۆیە من لێرانە ئەڵێم لە ڕوانینی ستاتیکە کێشەی هەیە و لەسەر فۆرمی مسکۆژ نەبووە سینەمای مۆنتاژ بەڵام تەسیرەکانی ئەبینین لەم فیلمە ئێستا مێ بازی ئەوانە بکەم مێت کاگە دریس دەنگ من دێت کاگە دریس کاکە میر دەنگت دێت دریس دەنگم چرا هاتمەوە ناتەواوە دەنگت دێ کاکە میر دەنگت من شارژم نەما بۆیە چوم شارژێکم هێنا داوای لە باشە من یەک شت باسەکەم من زوو چون لێرانە بە پرۆکسی بە فیلتر شکەندین تۆزێک لە لای ئەمەش زوو قفڵە هەنگەکە مێز چەندانە تایبەتمەندی وەکو ینی بۆ خوێندنەوەی فیلم چەندانە شتمان ئێمە پێویستە یەکەم تەسویرەکان یا سوورەتە حرەکەیەکان ئەوانەوە حرەکەتێکات تەسویرهای کە جوڵانەوەی تایە دووەمیان نووسراوەکانن سێیەمیان دیالۆگە یا ئەو قسانەی وە ئەکوترێت چوارۆمیان ساند ئەفێکتەکانن ئەفێکتە سەوتیەکانن دەنگەکانن و لە کۆتاییە توانن گرافیکەکانن ئەو شتە گرافیکیانەیە کە ئێمە لەناو فیلمە کەڵکیلی وەرگن لەناو فیلمەکەی هەموو بەیگی نەزەریا ناساندنی کەسایەتیەکان لە ڕووی نووسراوەکانەوە ئێمە بۆ ئێمە دەرەکەوێت ینی بە ئێمەڵێ ئەمە سەیدۆیە کوڕی فڵان کەس ئەمە میرزایە کەسایەتیەکی وڵات پارێزە ئەمە شێخە ئەمە تەیمورخانە ئەمە چێ ئەمە چێ ینی فیلم بە فۆرمێکی سینەمای کلاسیکی ناڕاتە پێش فیلم ئەوڵەن حەودانە ئەپیزۆدی انتخاب کردووە بە شکلێکی حەودانە ئەپیزۆد
حەودانە وەزئیەتم کە بە دەوری گەلی کوردەوە بە چواردەوریا خەریکە ئەقەومێت بە جیاواز خەریکە بۆ ئێمە ئەجێڕێتەوە هەمووی پچڕ ئەنی یەک دەستنین کەسایەتیەکانش لە ناو چیرۆک بۆ من ناناسەندرێت کەسایەتیەکان لە ڕووی نووسراوەکانەوە بە من نەناسێندرێت دووەمینیان بۆیە ئەڵێم کەڵک وەرەگرێ لە سینەمای مۆسکۆ سەیدۆ لە ئاخرەوە ئەمە هەڵەیە ناڵم درستە بەڵام ئێوێ بیکات نازانە چۆن بێنێتە ناو فیلمەکە سەیدۆ بە یارمەتی چەند کەسی کە دێت زارێن ڕزگارەکات کەسایەک ئێمە نازانین چیە واسە نازانین لە چۆن لەگەڵ سەیدۆ ئاشنا بوون نازانین چۆن لە سەیدۆ تووشی ئەمانە بوو تۆڕێ داستانەکە پسراوەوە مۆنتاژیش مۆنتاژێکی 100% بە وای پەڕوا حەجۆرە ینی ئەسن عزیزی ئستاتیکا ئەسڵەن پەیوەندیەکی بەو شکڵی نییە لەگەڵ سینەمای ئایرس بەکاردێنێ وای بەکاردێنێ بۆ وای ئیتر هەرجێک بەدەستیانە بۆ تاکیدکردن لەسەر مەسەلەن هەندێک لە ئەو شتانێک لە ناو تەسویرەکە هەیە ئەوانە بەرحاڵ لە فیلمە لە سینەمای هالیوودیشە تۆ توانی لەو شتانە ببینی لەو سەردەما ئەرێ دەقەن ینی من ئێستا پۆختەگیەک لە هەمووبێگی نەزەریانە نابینم لە ناو فیلمە ئەڵبەت ئەمە نابێتە هۆی ئەوەی کە لەو فیلمە دەست پێشم ینی من هەرچی ئەم فیلمە داانم لە لای فیلمی کچی لۆریا ئەو ئیکسویگرەکان هەمویان لە یەک پەیوەندی ینی ئەوانیشە لەو کێشایان هەیە لە لاات جوانی ناسیەوە یەکسری حەڵەی تایە و لە دوایی لە فیلمەکانی دیکەیانە بەو شکڵە نایبینین یەک شتیکە ئێمە لە کولیەتە لە فیلمەکە کە ئێمە ئەڕۆینە پێشەوە بەحسێکت کرد لەسەر ژن تماشا ژن بە مسابەی دوو شکل لە ناو فیلمەکە وجودی هەیە ژن بە مسابەی جایگای تعریفبوونی ژن ئەمە ناڵم زۆر ئاگاهانە بۆ یا نائاگاهانە بۆ ئەمە نەتەوەی کورد هەروایە خۆی ینی کورد بەهۆی ئەمەی کە نەتەوەیەکە کە ژن لە ناو ئەودا کالا نییە ژن نیروی کارە ینی ئێمە پێویستمان و ژنمان پێویست بۆ چون لە جوتیاییە بۆ یارمەتی ئێمە بدا هەر بۆیە چون یارمەتیەدا ئازادیشی بووە ژن لە ناو نەتەوەیەکی وەک تورک لە ناو نەتەوەیەکی دیکە بەهۆی ئەمریکا فقط لە ماڵەوە کاری ئەمە بۆ مناڵی بێت و بخوا ئازادیشی نەبووە ئەنی ئەمە ئەبینین لە ناو فیلمەکە تەیمورخان ژنەکەی تەیمورخان ئێمە نابینین لە هیچ کووا لە هیچ تەفسیرێکە نابینین فقط دەڵێ سجنە لە ماڵی تەیمورخان بۆ چون تەیمورخان پوڵی بۆ دێنێتەوە تەیمورخان بەخێویەکە ئەو ڕزگاریەی لێستاندراوە ینی بە شکڵی کالایی بوون ئێمە ئەیبینین لەو لاوە ئێمە زارەیە بینین ئازادە ئەڕوات تەیمورخان بەری پێگرێ لەگەڵی دیالۆگە کات ئەڕواتە سەرکانی دێتە ئەملا ڕاحەت لەگەڵ سەیدۆ پەیوەندی هەیە حتا کاتێک کە باوکیشی تەیمورخان داوای کچەکەی لەیەکە ئەڵێ نام قول دراوە بە یەکێکەیە ناتوانش بێنی ئیجازە انتخاب وجودی هەیە دلیلیشی چییە دلیلی ئەوەیە کە ژن لە ناو تعریفی نەتەوەیی وەکو کورد لەواقع ئەو شکلە مۆدرنیسمەیە ئەو شکلە نەتەوانەیتر نییە ژن لە ناو کوردە نیروی کارە نیروی مەصرف کننده نییە کە تۆ بۆت هەیە کە سەرکوتیکە ئەم دوو تەقابلە لە بین ژنی تەیمورخانوە لە ناو بین زارە بە باشی ئەبیندرێ دواییش بەگاڵتەگردنیش کەسایەتیەکانە ئەمە شتێکەیە بەحسی معاملەیە لە واقع ینی ئەمریکا سوود ساختاری قبیلەی و ساختاری سنەتەکان تەخریب بکات هەڵێڵم چی واقع زیمێر بە تعریفی پوڵ لە کاریە بە وەڵی من ئەڵم سوودێک کە بە وجود دێت و سوودێک کە هەیە لە بینی ڕەوابەتەکان ساختارەکان ئەشێوێنێ شێخ حتا بە مسابەی مەفهومی دینیەکەی حتا ئەڵێکی ئەلەو کابرایی کە مردووە حەچێکی هی منە هی شێخە بۆ خۆی کاتە قانون لەو لاوە تەیمورخان بۆ خۆی قانونێکیەیە کە چەندانە سەد مەڕ وەرگرەیە بزن وەرگرێ دەوڵەت لەو لاوە ئەبینین مەرحەلە بە مەرحەلە پوڵەکە نێرە لیا قرتێ ئەمما هەموو بێگی نەزەریان چۆن بە تەسویریە کێژێت ماشن مەعموور دەوڵەتەکە وەختێ دێ پایە شۆرێت و وەکو یەک جایگای ئەربابی و ژینە خەریکە پایە شۆرێت دێ بە گاڵتەیە گرێ ینی کەسایەتیەکان کەسایەتی هایەکی کوتولەن لە واقع کوتولە هایەک
کە ئەنگار لە تەرەفی یەکدانە سیستم جام سیستمە چ حکوومەتی بێت چ دینی بێت چ قەبیلەی بێ وجودی هەیە و لە واقع هەموو بێگی نەزەریان ئەنگار هاتووەمە بەگاڵتە بگرێ هەموو بێگی نەزەریان ئیرادەکەی من معتەقدم تەنها لەمایە ئەو ساختارە ملیەتەوە ئەو ئیماژە نیشانە شناسیانەی کە وەکو ئەبزانی نیشانەی نەتەوەیەک یا بە مسابەی لە واقع دینی ئیزەدیەکان لی ئەگوزارێت زۆر کورد بێت باسێکی یەکەوە لی ئەگوزارێت و پەیوەندیژی دوای لەگەڵ فیلمەکە نبینم من ئەو کێشە بینم بریا مردووە تازە وەلی ناکرێتە دینیشکرێت دووسکرێتەوە وەلی خۆب تەنها شتێک بوو کە من حەزمە کرد زیاتر لەسەری مەیدان لەسەرەوە زیاتر کارکراوە کاک ئیدریژیان سپێرم بە تۆ داوای لێبوردنەکەم نانا بەڕێزی سپاس دەکەم یەک دوو من بەحاڵ دوو شتی ترم بە حاڵەوەی کە فیلمەکەم بینی لەسەر دوو شت زۆر گرنگ بوو بەلامەوە یەکێک شێوازی گێڕانەوەی بەحاڵ خودی فیلمی زارێ تۆماشان بەسەلەن بۆ نمونە گوزەرانی زندگی یا تێپەڕبوونی ژیانی گۆدار تماشا بکە تقریبا فیلمی زارێ یانە لە باری ساختاری گێڕانەوەی ئەو جام کاتە زمانیانەی کە لە ناو فیلمەکە هەیە بەرحاڵ واڵتر بنیامینی ئاماژەیەدا بە و زەمان بەرحاڵدا وەکو مۆنتاژ لە ژیانە و بە جۆرێک ڕەبتێداتەوە بە مەسەلە فەلسەفیەکان لێرە ئێمە ئەم تێپەڕبوونی زەمانە بەرحاڵ لە فیلمی زارەیە بینین کە ئەمە بۆ خۆی بەڕای من جۆرێک لەو سەردەما لە ساڵی 1926 کەم فیلمە بەراماتوە ئەتوانێت جۆرێک داهێنان بێ لە شێوازی گێڕانەوەی چیرۆکە و بەرحاڵ کام بڵێن متەزادە لەگەڵ ئەو فیلمانەی کە ئێمە لە سینەمای هالیوودا و تەنانەت مەسەلەن بۆ نمونە نەک هەمووی بەڵام مەسەلەن بەشێکی زۆر لەو فیلمانەی کە ئەسڵ لە مەکتەبی مۆنتاژە بەرەماتون ئەمە خۆی لە ڕوانگی گێڕانەوە بەڕاستی بۆ من جالب بوو کە مەسەلەن هەموو بەک نەزەریان ئەم شێوازە گێڕانەوەی کردووە ئەوەی کە بەرحاڵ من پێم وایە لە زۆر مەسەلە زۆر گوزاراتی پەڕیوە لەسەری و تەنها لەسەر یەک مەسەلەی بەرحاڵ ڕەخنەگرتن لە سیستمی حکوومەتیە کە بەرحاڵ ئەوەستێتەوە و بە وردی خەریکە لەسەری کارەکە مەسەلەن بۆ نمونە لەو پۆڵەی کە بۆ دروستکردنی مەفرەزە لە ناو کوردەکانە دروستە بێت تا دێتە خوارەوە هیچی نامێنێت و دواتر تەنانەت مەسەلەن بۆ نمونە خودی کاراکتری و کەسانی کە لە حکوومەتەوە دێنە ناو کوردەکان تۆ ئاماژەتکەدا بەڕاستی سێدۆ لەوان زۆر زیرەکترە یانە کاراکترەکەی وەها تەڕاحی کراوە کە زۆر زیرەکترە نسبەت بە هەموو خەڵکی کە بەرحاڵ ئەم لە ناو کوردەکانە و هەم ئەو کەسانەی تریش کە بەرحاڵ لە حکوومەتەوە دێن تەنانەت لە خودی تەیموربەتیش و بە جۆرێک دیالکتیکێک لێرا تو ئێمە بینین دیالکتیکێک لە بینی سەیدۆ هەم لەگەڵ کۆمەلگاکەیە هەم لەگەڵ حکوومەتە هەم لەگەڵ دەسەڵاتی ئاینیا کە تۆ لە ناو فیلمەکە بە وزوحیەی بینی کە بەحاڵ بە جۆرێک بە بڕیارهایەکی ساویلکانە خەریکە بەحاڵ بەرتی وەرەگرێ خۆی کێشێتە سەرەوە خۆی زۆرتر ساڵەکە بەسەر خەڵکەکە و لەو لاشەوە حکوومەت جا ئەمە ئەم دیالکتیکە تۆ توانیت بە مۆنتاژهایەکی مەوازی هاوتەری کە بەرحاڵ هەموو بەک نەزەریان لە فیلمەکە هێناوێتەوە بیکێ مەسەلەن بۆ نمونە ئەو کاتەی کە سەیدۆ لە زیندان هەڵدێت بەرحاڵ لەگەڵ ئەو کاتێک کەیتر تەیموربەک زارەی ڕفاندووە بردوێتەوە ماڵۆ ئەمانە بەرحاڵ بە جۆرێک بەو تەدوینە موازیت هەوڵی داوە دیالکتیکێک و جەدەلێک لە بینیانە دروست بکە جام جەدەلە لە بینی کاراکترەکانە هەیە لە فۆرمیشە بەرحاڵ تا ڕادەیەک توانیوێتی ڕنگدانەوەی ببێت و لە خودی بەرحاڵ کاراکترەکانیش ئەو کاراکترانەی کە لە حکوومەتەوە دێن ئەو کاراکترانەی کە تەنانەت لە ناو کۆمەلگای کوردیە هەن مەسەلەن بۆ نمونە بەشێکیان زۆر ساویلکانە تماشایکن مەسەلەن بۆ نمونە خودی براکەی زارێ کە دواتر بەرحاڵ بە جۆرێک لە کۆتایی فیلمەکانە گۆڕانکاریەک لە شخصیەتیان دروستە بێت ئەو ساولکەیە کە لە سەرەتای فیلمەکەەوە سواری مانگاکە بوو بەرحاڵ بە جۆرێک وا هەستە کرد کە مەسەلەن بۆ نمونە ئەمە وەکو گەمژەوشت دەرەکەوت لە فیلمەکە بەڵام ئەو کاتی کە تۆ ئەبینیت بەسەر نەچێت بەرامبەر بە تەیمورخان وەستێتەوە ئەڵێت مەڕەکانی تۆ بۆم گرنگ نیە من ناموسی خۆمان بۆمان گرنگە
بەرحاڵ ئەم دیالکتیکانەوە ئەم جەدەلانە تۆ توانم لەناو فیلمەکە ببینم بە ئیزافەی ئەوەی کە ئەو شێوازە گێڕانەوەی کە بەرحاڵ هەموو بەگی نەزەریان بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکە سەر ڕایەوەی کە هەروەکو تۆ ئاماژەت پێدال کەمکۆڕی زۆری تایە کەمکۆڕی زۆری تایە بە لە ڕوانگەی بەرحاڵ سەبەبیە دال و مەدلولی بینی ئەم ڕووداوانە کە چۆن اتفاقەکەون هەندێک بەرحاڵ کێشە و گرفتی تایە بەڵام بووە پێم وابێت شێوازی گێڕانەوەکەی لەو سەردەما تازگی بووە کە ئێمە ساڵها دواتر مەسەلەن بۆ نمونە لە ئەبینی مەسەلەن ژانلۆ گۆداریش لە فیلمی تێپەڕبوونی ژیانە دێت بەرحاڵ جۆرێک هەرچەند بەرحاڵ جیاوازیان هەیە بەڵام تا ڕادێکینە یەک مەسەلە کە تۆ بەرحاڵ لە لایوی پێشووترا کە من بە کامڵی گوێچکەمدا ئاماژەت پێدام خودی مەسلەی ئێمەیان نسبەت بە ڕوانینی ئێمە و هەڵوێستی ئێمە وەکو کورد وەکو فیلمسازی کورد یا تەنانەت بەرحاڵ وەکو فستیواڵی کوردی نسبەت بە فیلمی زارەیە کە ئێمە بەرحاڵ ئێمە بێ وەکو مێژووی خۆمان تماشای بکەینەوە تۆ تماشا بکە یەکەم فیلمی ئێرانیش ئەرمەنی دروستی کردووە بەڵام ئەوان لە ئابیوڕابی ئەرمەنی دروستی کردووە ئۆهانیان نازان دەقیق ناوەکەیم بیر نەماوە بەڵام ئەوان بەردەوام لە ناو مێژووی سینەمای ئێرانە تۆ بەردەوام ڕجوعی پێکرێتەوە کە ئەمە وەکو یەکەم فیلمی سینەمای ئێرانە یەکەم فیلمی ئێران کە بەرهەم هاتووە ئرجاعی پێدرێتەوە و بەرحاڵ خوێندنەوەی لەسەرکرێت ئیسا ئێمە بۆ نین مەسەلەن بۆ نمونە وا بڕوانین بە فیلمی زاریە بۆ مێژوەکەی خۆمان مەسەلەن بۆ نمونە 40-50 ساڵ لەم ناوە کاتێک کە دەین ئەڕۆینە مەسەلەن بۆ نمونە یەڵماز گۆنای وەلەیۆ وەکو دەستپێکی فیلمی کوردی و بەرهەمێنانی فیلمی کوردی ناو دیارەکەین بۆیە بەڕای منیش پێم وایە بەرحاڵ ئێمە باش تماشات زۆر نەتەوە هەن مێژوویان نییە خەریکن مێژوو سازی بۆ خۆیان مێژوو دروستەکەن بۆ خۆیان بەڵام ئێمە هەمانە وە خەریکین زۆر بە ئاسانی لە تەنیشتیەوە تێپەڕە بین و سوکە تماشایەکەکەین و یەخینە پشتگوێ و بۆیە بە نەزەری منیش بەرحاڵ گرنگە کە ئێمە فیلمی زارێ بکەین بە بەیسێک بیانە بکەین بە پایەیەک بۆ دەستپێکی بەرهەمهێنانی فیلمی کوردی و بەرحاڵ گرنگی زۆرتری پێ بدەین و سپاس منیش لێرە قسەکان وەسێ منجانەکە هەگە ئیجازە دەی من چەند بابەتم هەیە بیکەمەوە جیاوازیە کە لە سینەمای ئەم دوایانەی کوردی لەگەڵ ئەم فیلمی حەمبەیەکی نەزەریانە هەیە باسێکت کردەوە لەسەر چمکێک لەسەر زەمان و ئەوەی کە واڵتر بنیامین یا ئاگوستینی قدیس و دوای حوزەی هەرمۆنتیکەکانیش عادێک لەسەری باسەکەن ئەم باسە وجودی هەیە و لەناو ئەم فیلمە زەمان لە واقع یەک ساختار متەلاشیە کە لە واقع ئەو متەلاشی بوونە نەحەوڵی مەفهومێکی فاجعە بە وجودات بێت بەڵکو حەوڵی یەکدانە تەکەسوری ڕەوایەتی یەکدانە منتەقە بووە و حمەیەکی نەزەریانە بەرەوەی کە ئەو هەموو ڕەوایەتە ئەو هەموو اتفاقاتانی کە بە دەور میلەتی کوردەوە ڕوویداوە هەمووی بێنێتە ناو فیلمەکەی مەجبور بە پچڕکردنە بووە ینی خەتێکی داستانی نەچوەتە بەرەوە ینی ئەلێرانە یەکدانە باسێ ئێمە ساختاری زەمانی لە ڕەوایەتە بە دوو شکل تەقسیمەکەین هە ساختار درەختیە یا ساختار موزاییکیە ساختاری درەختی ساختارێکە کە وردە داستان شکڵەگرێت لە حاڵی زەمانی و هەموو شتێکە ڕووینە پێشە تاگەینە کۆتایی ساختاری موزاییکی وان نییە ساختاری موزاییکی لە پڕێکە بینی 40 ساڵگی کەسایەتی نیشانە دێ سەکانسی بعدی 20 ساڵگی کانسی دوایە بێتە 6 ساڵگی و ئەم شێواندنی ڕەوایەتە پێڵێن ساختاری موزاییکی ئەمە تەلفیقێکە لە ساختاری درەختی و ساختاری موزاییکی ینی ڕەوایەت فلاشبەکی نییە یا بە تعبیری ژێراژێنێتی زەمان پەریش نییە فیلم زەمانی متەلاشی هەیە لە زیاتر لەوەی کە زەمان پەریش بێ ینی من ناگەڕینەوە بۆ گذەشتە ناچین بۆ ئایندا ئەو شتێک کە لە ساختاری موزاییکی ئێمە بینیم بەڵکو ساختارێکی متەلاشیە ساختارێکی پچڕ ینی زەمان پەریش نییە لە واقع دووەمین مەقولە کە من لێرانە حەزەکەم باسیکەم بەحسێک بە ناوی مەکانە مەکان لە سینەمای متأخری کوردی یەکێک لە تایبەتمەندی‌های سینەمای کوردیە و بە پێچەوانەی تەواوی سینەمای دنیا مەکانی ئێمە جیاواز خوێندومانێتەوە ینی پێشتر
لە سینەمای دنیا مەکان هەمیشە هێمای بێجگە لە پۆستمۆدێرنەکان کە تۆزێکاتون گاڵتەیان کردووە بەما بەڵام لە واقع لە سینەمای پۆستمۆدێر لە سینەمای هەی جادەییە چ لە پاریس تێکزاس چ لە فیلمەکانی هالیوود مەکان هێمای ئاسایش و هێمای حەسانەوەیە تۆ لە وێستێرنەکانە بیبینە کەسایەتیەکان مادام خۆیان لە ناو ماڵەکە حەشارەدە نەتوانن لە دەست دزەکان ڕزگاریان بێ لە فیلمهای جادەیی هالیوودا سیارەیە کە ڕوات ترێلەیەک بە شۆنیەتی ئەو سیارەیە کاتێک کە گاتە یەکدانە پۆمپی بێنزینیا گاتە ناو هۆتێلێک جۆرێک ڕزگاریە بێ بە دەزم ترێلیۆ ئەنی لە واقع لە سینەمای جاهانە جادە هەمیشە ترسیتیایە و ئەمە مەکانەکە هێمای ئاسایش و حەسانەوەیە سینەمای کوردی لە 20 ساڵی ڕابردوو دوای کارەساتی ئەنفال و هەڵەبجە و دێرسین و ئەمانە بە پێچەوانەی دنیای مەخێنەوەمان لە مەکانە لە سینەما کوردی بووەتە هێمایەک بۆ سینەمای کوردی ئەمیش چۆن بووە ئەمیش ئەوەیە کە مەکان هەمیشە ترسناکە مەکان سەدام لەگەڵ خۆی دێنێ مەکان کوشتن لەگەڵ خۆی دێنێ بۆمبارانی کیمیایی لەگەڵ خۆی دێنێ نازانم حکوومەتی ئێران دێنێ حکوومەتی تورکیە دێنێتە سەرمان هەر بۆیە کەسایەتی فیلمەکانی ئەمە تەنها لە جێگایەک ڕزگاریانە بێەوە یا لە جێگاهایەک بە ئاسایشەکەن کە کۆڵڕەون کە کۆچەرن کە لە شاخوچە و خۆیان هەشاداوە ئەنی ئەمە بووەتە جادە لە ناو سینەمای کوردی هێمای حەسانەوەیە هێمای ئەمەیەکە ئێمە ڕزگارمان بۆ لە دەستمردن لە فیلمەکانی نیوەی مانگا بیبینە جادە پڕە لە پۆلیس ناو دیەکەت پۆلیسی تیانە لە فیلمی سرتە لەگەڵ بای شارام ئەلیدی لە فیلمی پەڕینەوە لە غوباری شەوکەتەمین کروکی لە فیلمی بێکەسی کارزان قادر وەدانە دانام فیلمانە جادە پڕە لە نائەمنی و لە ترس و دڵە ڕاوکێ شوێنەکانم بۆ ئێمە ئەمنیە دێن بە پێچەوانە ئەم فیلمە لە فیلمەکەی هەموو بەیگی نەزەریای مەشتێ جیاوازتر دەبینی مەکان ئاسایشی تایە پیاوەکانی تەیمور بەگ ئەڕۆن تا بەردرگای ماڵی زەرێ لە پشت دیوارەکە خۆیان هەشارە دەنەوەت بۆ چون شتێکێ بەناو سنووری خانەوادا سنووری بنەماڵە تۆ بۆ نییە دەرباز بچێنەوە بۆ چون لێنە پاسەوانی ناو ماڵ هەیە باوکەیە برا هەیە مەگەرەوەی کە بتوانی ئەوان لە ماڵەکرد کێشیتە دەرەوە ئەنی مەکان ئەو جێگە ئەمنەیە کە لەناو ئەم فیلمە بپێچەوانەی فیلمهای کوردی سەدا سەد لەسەری یعنی جەختی کردوەتەوە کە ماڵ شوێنی ئەمنە تۆ ئەتوانی لەوێ ئاسایشت بێت دووەمین باس خاکە یا سنوورە لەواقع سینەمای کوردی سینەمایەکی سنووریە سینەمایەکە کە لەواقع گامی معلقی لە کلاکایان جلو پلۆ سینەما ئێمە فیلمەکانمان سنووری دەرهێنەرەکەم کانی ڕۆژگار شابادەیە ینی فیلمەکانی ئێمە لەواقع فیلمێکە کە سنوور وجودیە سنوورێکی دەستکردا و ئێمە هەموو ڕێگایەک ئەدۆزینەوە کە لەم سنوورە دەرباز بین یا قاچاقچین یا کۆڵبەرین یا گروپێ موسیقیەمانەوە بن یا هەر شتێک بە دوای ڕێگاگەڕن کە سنوورە دەستکردەکان بشێوێنی ئەو فڕمولەی کە تعریفی نەتەوەی کردبوو پێشتر بۆ ئێمە بۆ تعریفی و ئەرزم کردین فیختە و کە ئەوتم تعریفی کلاسیکە لە نەتەوە لەواقع هەمیشە سینەمای کوردی لە 20 ساڵی ڕابردووە هەوڵێمە ئەم سنوورە دەستکردە بشێوێنێ و تعریفی نەتەوە سەر لە نوێ بکاتەوە لە فیلمی زارێ ئەمە نابینین ئێمە ئەسڵ سنوور تعریف نەشودەیە ئەسڵەن هیچ شتێک قابلی تعریف نییە و مەکان بۆ ئێمە تعریف نەکراوە کە چۆیە فقط ئەزانین نامەیەک لە ئیرەوانەوە گەیشتو ئەزانی نامەیەک لە مەرکەزەوە گەیشتو لەواقع هۆبیەتە مەکانی تعریف نەبووە بۆ ئەمانە و یەک شتی کەش کە وجودی هەیە من بەپێ ئەو بەحث ئەمنیەتە بەتەوای ئەو زوڵمانەوە و بەتەوای ئەو نامەیە کە لە مسکۆشەوە گەیشتووە کەمانە کۆچەرن منە عەشایرن و ئەبێ بڕۆن ئەبێ لە نامەکە ناڵێ ئەبێ بڕۆن ئەڵێ ئەمانە جوزی عەشایر لە نامەکە هاتووە ئێمە تەوەقوعمان بوو لە بەرامبەر ئەو هەموو زوڵمەی کە لیانەکرێت کۆچڕەوی کەن کۆچڕەوی ناکەن ماڵەکەیان لە کۆچێکە هەیە بۆوان ئەمنیەتی زیاترە ینی کۆچێکە هەیە تۆ ئەگەڕێنێتەوە تۆ مەجبوری بگەڕیتەوە ناو ئەم خاکە بگەڕیتەوە ئەو شوێنە وەکو سەیدۆ ئەیت گرنەوە پس هەر بمێنەوە لێران ناتوانانی دژی ڕاستی تۆزێ هێماکان نیشانەکان لەگەڵ سینەمای متاخەری کوردی جیاوازی هەیە بەڵام
وەکو نەتەوەی کوردی جیاوازی نییە، وەکو ئیزەدیەکان بە مسابەی نەتەوەی کورد هێماهایەک وجودی هەیە کە پەیوەندی لەگەڵ نەتەوە هەیە، لەگەڵ سینەماکەمان شاید تۆزێک جیاوازی بێ، بەڵام وەکو هەڵسوکەوتی نەتەوەی کورد زۆر تایبەتمەندی وجودی هەیە کاتوانین ئەوانە وەکو تایبەتمەندی خۆمان بخێنەوە. منیش لەگەڵ قسەی تۆ هەم کاگدریس ئەگەر بە من بێت نیوەی دنیاکەم بە کورد، من نازانم بۆ کوردە و نەبەخشەندەیە وشەمان هەیە کوردیە تورکەکە هەڵی گردووە من چ وشەیەکەم پێیا کردووە هەروەک فەرهەنگ یا وەکو دوومان لەناو کرمانجیە بە مانای مژە تورکەکانی کەڵکی لێوەرگرن ئێستا خودی کرمانجەکان خەریکم وشەی مێح بەکارەوە. تۆزێک ئەم دەست و دڵبازیەمان کەم کەینەوە هەموو بەیگی نەزەریان ئەگەریش کورد نەبێت بەڵام فیلمێکی دروست کرد کە سەبارەت بە کووردە سەبارەت بە ئەرمەنی نییە، پس ئەو فیلمە باسی منەکە ئاوێنەیەکە لە من و من لێرە هەروەکو تاریفەی کە لە سینەمای نەتەوەی کردم کەسایەتی ئەسەم بەلای منەوە نییە، من بەرهەمم بەلامەوە گرینکە وەکو تیپیکاڵ و ئەگەر ئەم فیلمە ببێ حەجکۆی دنیا نیشانی دەی سەدا دەزانێت تیپیکاڵەکە کوردیە، ئەنی هەمان تیپیکاڵەکە کە ئێمە دوایی لە لای فیلمەکەی علەفی سیکوپێڕی بینی ئەمە هەرە تیپیکاڵەیە کە لە ناو فیلمی یۆڵماز گۆنایە بینی هەمان تیپیکاڵەکە دوایی بینی ینیش فۆرمی ڕەفتاری وە فۆرمی لیباس زەبەرکردن و فۆرمی هەڵسوکەوتی نەتەوەی لە ناو فیلمی زارێوە فیلمەکانی هەمبێگی نەزەریان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ فیلمەکانی دیکەی فیلم سازانی کورد. کاگە دیژیان من زۆرم قسە نانە بەڕێسیت دەست خۆش بێ زۆر سپاس. یەکشت کە من پێم وابێت بارحاڵ لەوانەیە بەشێکیشی هەڵگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە سەردەمێکە بارحاڵ کە وتمان کە بارحاڵ هەموو بەک نەزەریان تحتی تەسیری چ مەکتەبێکی مونتاژ چ مەکتەبێکم فیلمەی بەرهەمهێناوە خودی ئەوەش بارحاڵ جۆرێک لەژێر کاریگەری بەحاڵ یەکێتی سۆفیات و لە دوای کلابی ئۆکتۆبرا بووە لەوانەیە مەسەلەن بۆ نمونان لە فیلم متاخرانی کە لە سینەما لە فیلمی لە کوردستانە بەرهەم هاتووە هەڵ بە جۆرێک ساختارە سیاسیەکان نسبەت بەو کاتە گۆڕاوە ساختارە کۆمەڵایەتیەکان نسبەت بەو کاتە گۆڕاوە ئەڵگۆڕی بەسەرا هاتووە ئەوە لە لایەکەوە بەڵام یەکشت هەیە کە بەردەوام تۆ وەختێت مەشای فیلمی زارەیەکەی لەگەڵتایە یانە بەردەوام هەوڵە دەیت کە ئەم کاراکترانە یان خەڵکانە لێرە یان لانیکە مەتوانین بۆ سەیدۆ و بڕیارێک بە قاتعیەتەوە بدەین کە کاراکترێکی پاسیڤ نییە، کاراکترێکە کە ئومیدی هەیە، کاراکترێکە هەیە کە بارحاڵ بە جۆرێک هیوایە کە بۆ گەلێک هیوایە کە بۆ کۆمەڵە خەڵکێک کە دواتە ڕزگاریانەکە. لە فیلمە متاخرەکانە ئێمە ئەم ئومیدە نابینین، ئێمە ئەم هیوا نابینین، ئێمە بەحاڵ ئەم کاراکترەکان یا بەحاڵ کۆمەلگاکە پاسیڤن هەرچەند کە بەحاڵ ئێمە مەسەلەن بۆ نمونای لە فیلمی زاریە زۆرتر جگەلەوەی بەحاڵ پرژێتە سەر مەسەلەی سیاسی هەتوو مەسەلەیەکی کۆمەڵایەتی باس دەکات لە چی بەحاڵ لە پاڵەوەی کە بەحاڵ ئاماژە بە دەسەڵاتەدات کە لە پێش شۆڕشی ئۆکتۆبر چۆن بوونەمانە دەربەکان چیان کردووە بەڵام لە پاڵەوە ئاماژە بە مەسایل کۆمەڵایەتیەدا لەناو کوردەکانە، ئاماژە بە مەسەلەی ئاینیەدا لەناو کوردەکانە کە ئەمە بەحاڵ ئێستا ئێمە لەوانەیە تاڕادێ مەسەلە کۆمەڵایەتیەکانە بینین بە شێوازێکی ترە ویا مەسەلەن بۆ نمونە لەو شتێکە ئێوە کاکەمجد لەسەری وەکو سینەمای فاجعە لەسەری نووسیوتانێکە بەحاڵ بەداخۆ جارەکان نەمان خوێندێتەوە ناتۆتە دەرەوە. مەسەلەن بۆ نمونە تۆ فاجعە لە فیلمە متاخرەکانی کوردیا بەڕاستی لە هەمویانە تۆ ناتوانین یەکدانیان مەگەر مەسەلەن بۆ نمونە هونەر سەلیم کەمێک جیا بکەیتەوە لە ئەوانی تر ئەنا بەحاڵ فاجعە لە زۆربەی فیلمە کوردیەکانە تۆ مەسلەیەکی کامڵەن بەرجستەیە کە تۆ لە مەسەلەن بۆ نمونە لە فیلمی زاریان نایبینیدەم ئەم شتە لەوانەیە کە بەحاڵ نەیتوانی بێت بە بۆنەی بربەستی تکنیکی یا مەسەلەن بۆ نمونە تەنانەت ئاستی تواناییەوەی کە خودی هەموو بەک نەزەریان بێت ئەو بافتە کۆمەڵایەتی زۆرتر بە چالش بکێشێت لەوا سەرکەوتونە بووە بەڵام بەگشتی تۆ لە فیلمی زاریە هیوا بینیت
ئومیدێک کە بینیت بە جۆرێک لە گۆڕانکاری و کاراکتر پاسیف نییە و بە جۆرێک لە هەوڵدان تەنانەت بۆ مەسەلەن بۆ نمونە بنەماڵەی زایە بنەماڵەیەکی بەرحاڵ لە ڕوانگەی فکریەوە زۆر زۆر جیاوازترن تا بنەماڵەی مەسەلەن تەیمور خان تا مەسەلەن بۆ نمونە ئەو کەسەی مەسەلەن بۆ نمونە هەرەوە کەسێک وەکو ئەوەی کە بەرحاڵ وەکو کەسێکە لە باری ژینگا خەریکە کارەکات و باتر مەسەلەن زۆر گەمژانە ئەو شتێکە خەریکە پولە شتی پێگرێت یا تۆڕەکەی گڕەگرێت تەنانەت هاتووە زۆر زۆر جیاوازتر لەوانش نیشانی داوە کە ئەمانە بەڕای من زۆر زۆر نسبەت بم فیلمانەی کە ئێستا ئێمە لەباری کاراکترەوە لەباری تەنانەت پێگەی کۆمەڵایەتیەوە ئاستی فکری و ڕۆشنبیریش تەنانە دەتوانم ئاوا بێژم زۆر جیاوازتر نسبەت بم فیلمانەی کرد لە چەند ساڵی ئەخیرا یاکە لە 5 ساڵی ئەخیرا لە فیلمی کوردیا بەرهەمهاتبوون زۆر زۆر جیاوازی هەیە و ئەمانە بەرحاڵ بە جۆرێک من دڵخۆشتر بەوەیە کات کە بەرحاڵ بین زۆرتر لەسەر فیلمی زارێک کار بکەین وەکو شناسی خۆمان بیپارێزین کاری لەسەر بکەین و بەرحاڵ بە فستیواڵەکانمان بڵین کە کاری لەسەر بکەن و یا مەسەلەن بۆ نمونە و پەیژانەی کە هەمانە خودی خۆمان وەکو فیلم سازان ئەسڵ ئەتوانێت خودی خۆی بێ بە دەستمایەیەک بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت بۆ لە فیلمی پێ دروستکەین مستەنەدی لەسەر دروستکەین و گرنگی و بایەخێکی زۆرتری پێ بدەین و نەیڵین کە بەرحاڵ ئەم دەستکەوتەی کە ئێمە هەمانە بە فیۆ بچێت. کاگە دیزمن شتێک کەش ئیزافەکەم بە بەحسەکەی جەنابتان مەفهومی ملت لە لای کورد بمان هەوێت یان نەمان هەوێت لە کۆماری مەهاباتەوە بە تعریفێک توانین بڵێن دروستە بێ لە واقع پێشتر تەواوی شۆڕشەکانی مە شۆڕشی دەرەبەگایەتی و شۆڕشی شێخایەتیە و ناتوانین ئەو چاوەڕوانیەش بکەین لە جمهوری کوردستانی سوور کە ئەوانە و تاریفی نەتەوایان بێت چون ئێمە لە چلەکان و پەنجاکانە شتە بۆ ئێمە ڕۆدات بەڵام شتێکی کە جیاوازتر لەمە هەیە یعنی جالبە لەو سەردەما ئەسم مەفهومێ دەوڵەت ملت و بە شکڵی مۆدێرنیستیەکەی کە دوایی مستەفا کەماڵ لە تورکیا دروستەکەوە ڕەزا خان لە ئێران دروستیەکەوە ئەمانە کا بێتە دەستپێکی پەسای ئیستیعمار لە تعریفی بۆ ئێمە دژ بە کورد لە واقع ئێمە ئەمە نابینیم لە ناو ڕوانینی ئەرمەنیەکان یا ئەگە بڵێن ڕوانینی ئەرمەنیە یا بڵێن ڕوانینی مسکۆیە لە ناو ئەم فیلمە سەبارەت بە کوردیانی و ڕوانینە پەسای ئیستیعمارە نابینین دوا کەوتوو بن پاشە پوڵەکی هەن شخصیەتەکان تەیمورخان پوڵەکی هەیە وەجالبە ئەرمەنیەکەش پوڵەکیە هەمان دزە حکوومەتێکەش پوڵەکیە وەلی ئێمە نابینین باوکی چێ پێڵم باوکی زارێ دواکەوتوو بێ ئێمە نابینین سەیدۆ دواکەوتوو بێ ناتوان نابینین میرزا دواکەوتوو بێ شتێکە لە سینەمای متاخراتەوەی بینی ئەتوانین بەم وشەیە ئاوا بڵێن ئەم سینەمای پەسا فارسیە لە واقع سینەمای پەسا تورکیە سینەمای پەسا عەرەبیە ئەنی مەحسوولێ مەرکەزە ئەم سینەمایە کە ئێمە دوایی لە بەهمە نایبینین وەلا مەجموعەیەکی زۆر فیلمسازانە سەبارەت بە کوردی بینین یعنی کەسانە لۆمپەنەکان حتمما کووردە لە حاڵێکە لە فیلمەکەی هەموو بێک نەزەریان لۆمپەنەکە اتفاقەت ئەرمەنیە دەنکە منشی حکوومەتیەکەیە کە هاتوۆتە وێنە لۆمپەنەکە ئەو دەنکەکەی ترەوە لەواقع معمورەکانن ینی ئێمە نابینین ئەو لۆمپەنیەی بە شخصیت کورددابەیە ئەو بێ احترامی ئەو ڕوانینە بە دەوی و بربەریەی نسبەت بە کورد ببێت کە ئەنگار ئەرمەنیەکان یانە لە مسکۆوە هاتوون ئەمانە دواکەوتون ناتین فەرهەنگیان پێبن نایە هاتووە مبارزەیەکی تەبەقاتی و مبارزەیەکی یەکدانە نەتەوە لە ساختارێکی مسلسیە بۆ ئێمە تعریفەکە ینی دێت لە بین ساختاری دینی ساختاری دەرەبەگایەتی و عشیرەتی و ساختاری لەواقع حکوومەتی لە سێ مسلس نەتەوەیەکە خاتە مەسەتا و لەواقع قوربانی بوونی یەکدانە سیستەم ئەوێ ئەمە بە تەسویر کەشێ جیاوازە 100% لەگەڵ فیلمی متاخری کوردی جیاوازە و اتفاقا لەو ڕوانینە ئەمەی کە چاویلکەی پەسا ئیستیعماری نییە دژ بە کورد
لەو ڕوانینەوە من معتقدم یەکێک لە شاهکارهای سینەمای کوردیە چون ئەتوانین بڵێن جزء یەکەم فیلم هەیەکە کە ئەسڵەن کوردی بە مەفهومی خراپ تەسویر نەکێشاوە و اتفاقا کورد لە زۆر کەسایەتیە لە زۆر جایگاها شخصیەتای مثبتن شخصیەتایەکن کە دروست تعریف کراون و ئەسڵەن خاوەنی فکرن لەواقع بەرحاڵ ئەوەی کە لەژێر کاریگەری بەرحاڵ چەپەکانە زۆرتر بەحث لە عەداڵەتی کۆمەڵایەتی یا مەسەلەن بۆ نمونە مەسەلەی ژنان تەنانەت وەکو بەرحاڵ هەم خۆت ئەم جەنابەت هەم منیش ئاماژایەکمان پێدا و هەم لەو ڕوانگانەوەی کە بەرحاڵ تۆ هەست ناکەیت کە کەسانێکی تر هەن کە بەرحاڵ ئەیانەوێت خەردەهیەک بکەن بە ئەم خەڵکە یا بە جۆرێک بیان هێنە سەر ڕێگایەکی تر ئەو ڕوانگە کە جەنابەت ئاماژت پێدا پەسای سیاماریتیان بینی ئەمە لە فیلمەکانی لەوانەیە بەرحاڵ بەشێکی زۆریشی هەڵگەڕێتەوە بۆەوەی کە ئەو کاتی هێشتا ئەم کورد وەکو ئێستا مەسلەی تەنانەت شوناز مەسلەی نەتەوە مەسلەی سنوور ئەوانەی بۆ تا ڕادەیەک ئەوەندە گرنگ نەبوو بێت یا ئەوەندە زەق و بەرجستە نەبوو بێت لەوانەیە بەشێکی بۆ هەڵبگەڕێتەوە بەڵام سەرڕایەوەی کە بەرحاڵ تۆ ئەبینین لە نەزەری محتەوایی و لە نظری ناوەڕۆکەوە و تەنانەت لە نظری فۆرمیشەوە ئەتوانیت بەرحاڵ ئێمە لەسەری کار بکەین و گرنگی پێ بدەین من قسەیەکی بەڕاستی ئەوەندە تایبەترم نەماوە و تر لە خزمەتانە بمزانین کاک سەرکەوتچی ئەمریکایە جەنابەت دەگەر قسەیەک هەیە کاکەمیر من لە خزمەتانە بم گوێ دەبم بەڕاستی نا منیش دەست خۆش بێت پێم وا بێت درژدا دڕیمان کرد من پێشتری شەر وەکو پیشنیار بە کاک سەرکەوتم کتبوو کابێ سیمینار بکرێت سیمینار بە معنای ئاکادمی بە معنای ئەمریکا پێویست ناکە 1000 دانە وتارم بۆ بێت لە زانکۆوە 10 دانە وتاری زۆر باش بێت یا هەر ئێستاش من لە فیلمسازان توان داوەکەم ئێمە هێندێک کەس هەیە نەکەسە ئاکادمیە نزمەکان کە من زۆریانە ناسم و شاید مامۆساژ بن بە ڕێزمەوە بۆیان بەڵام کەسانێکن کە خوێندنەوەی دروست دەکەن پێویست ناکە سینەماییش بێت ینی حتاگەم پێویستکە داوا بکەین لە کەسانێ وەک پرۆفسۆر عەبازڤەلی وەکو ئەحمەد محەممەدپور وەکو دکتۆر خالق پەنا وەکو کاک جەماڵ محەممەدی و ئەلال ئاخە ئەمانە ئەسڵ سینەمایی نین دەدانە وتاریش بنووسێ کتێبێکمان ببێ بە ناو کتێبی هەمووبەیگی نەسەریان یا شوناز لە سینەمای یا کۆمەڵناسی خوێندنەوەی کۆمەڵگای کوردی لە سینەمای هەمووبەیگی نەزەریا من تەسەورەکەم هەنگاوێکی گەورەیە بەڵام ئەم دانیشتنانەش ئەمەیەکە دیسکۆرزێک بە ناو سینەما هەمووبەیگی نەزەریان خەریکین دروستەکەن ینی ئەو نەمان کتووە هەمووبەیگی نەزەریا هەمووبەیگی نەزەریان تەسەور ناکەم هەمووبەیگی نەزەریان ئالەم 1926ەوە تا ئێستا بەقەدەم یەک مانگ دوو مانگە دیترابێت لە یوتیوب با فیلمەکەی ینی ئەو نەکوتراوە و من پێویست ێزانم بکوترێت و ناوی لەسەر زمانمان بێت و لە هەش کۆچوین باسی بکەین کە بتوانین مهم نییە باش شەریک بم من لەگەڵ ئەرمەنی شراکەتەکەم لەگەڵ ئەفغانی شێکم لەگەڵ شۆڕەوی شێکم نابەخشم شەریکی یەکەم قوربان کاک سەرکەوتجان بیستی جان تەنانەت خودی ئەوەی کە بەڕاستی پیشنهادێکی زۆر باشە کاک سەرکەوت دەتوانین زۆرتر بیریشی لێ بکەینەوە تەنانەت مەسەلەن بۆ بەرحاڵ سینەما ئێستا ئەتوانین یانە بەو زانستانی کە ئێستا هەیە ئەتوانین بۆ فیلمانێکە لەو سەردەمەشا بەرەماتوە لە ڕوانگەی فەلسەفیەوە لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە لە ڕوانگەی سیاسیەوە بەرحاڵ خوێندنەوەی بۆ بکەین و لە پاڵەوەشە ئەسڵ بۆ نمونە خودی مەسلەی سینەماییەکەی فۆرمی ناوەڕۆکی جیاوازی ئەم فیلمە نسبەت بە فیلمەکانی تری خۆی ئەسڵ ئەتوانین زۆر لە باری سینەماییشەوە لەسەری بنووسین و خوێندنەوە بکەین ئەسڵ تەدوینەکەی شێوازی ڕەوایەتی و زۆر شت کاراکترسازی کە بەرحاڵ بەشێکی زۆری ئەم شەو هەم کاکەمیر و هەم من ئاماژەمان پێداوانە خۆی ئەتوانێت خاڵهایەکی زۆر گرنگ بێت و هەمووی لە یەک کتێبا کۆ بێتەوە و پڕبایەخی شەبێ بە دڵنیاییەوە و دواتریش تەنانەت هەوڵ دێت کە ئەگەر شتی باش بێتم کتێبە تەرجمە بکرێتەوە تەنانەت بە زمانی فارسی بە زمانی عەرەبی و بە زمانی تورکیش کە بەرحاڵ و ئەرمەنیش وارمەنیش ئەوەی ئەو سیانەی کە من وتم بەرحاڵ لەو ڕوانگەوە کە ئەو
نەگەوەی کە بڵێن هەمویان بەڵام بەرحاڵ بە جۆرێک خۆیان وەکوونەتەوەی باڵا دەستی ئێمە زانن بەرحاڵ بزانن کە ئێمەش بە زمانی خۆیان لەگەڵ خۆیانە قسە بکەین و باسی مێژووی سینەمای کوردی بکەین زۆر گرنگە بێت. ئەلبەتە کاک سەرکەوت من یەک جملەی کە من وعد نادەم بەڵام لەگەڵ هێندێک لە کۆمەڵناسەکان قساکەم و داوایان لێکەم وەکو هەی نەزانێت کاک ئیدریس سەزانێ لە ئێرانە ویژەنامەیەک دەرچوو بە ناوی ئەرغەنون. ئێستا لە بۆکان ویژەنامەیەک دەرەچێت هەر وەکو ئەرغەنونە هەندێک لە جامەشناسەکان هەن هەر جارێک لەسەر تەوەرێک کتێب ئەدەنە دەرەوە مثل دە 20 دانە وتارە مثلا 2-3 مانگ لەوە پێش لە بیرمە لەسەر ئەخلاق کتێبێکیان دابۆ دەرەوە ئەتوانین داوایان لێگەین کە ئەم فیلمەی هەموو بەیگی نەزەریان بکەنە بابەتی کتێبێکیان حتاگە ناتوانن چاپیشیکەن حوڵە دەین لەو دی و شوێنە پێیاکەین کە چاپی کات بەڵام شتێک لە مای کتێبێک هەرداقە بتوانین لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە نەک ڕوانگەی دەروونناسیش دەتوانین بیکەین ینی ئێمەگە 1000 کتێبمان لەسەر هەموو بەیگ نەزەریان کارکەین کەممان کردووە یانێ بێ لەسەر ڕوانگەی علوم سیاسی کتێبێ بکەین لەسەر ڕوانگەی ئستاتیکای سینەما کتێبێ بکەین کۆمەڵناسی کتێبێ بکەین مێژووی سینەما کتێبێ بکەین ینی ئەو نابی لە سەرمانەهینکەین کە ئەرمەنیەکە خۆی بێت بڵە باوە وەرن شەریکی لەگەڵتانێکم ینی ئەو نای ڕوودار بین. من دەستخۆشی لە هەردووکتانەکەم بە حقت ئەم بابەتانە ئەم چانە زۆر پێویستە سەبارەت بە فیلمی زارێ. من کاکە میر کاکە دریس لەگەڵتانم بکرێ بە کتێب بکرێ بە گۆڤار سمینار بکرێت ئەمانە زەرورن پێویستە یعنی ئێمە بێم دیدارێک سمینارێک کۆنگرەیەکی بۆ بکەین بۆ ئەوەی فیلمی زارێ بە هەمەهانگی ئیشێکی گەورەتری بۆ بکەین بەڵام ئەوەی ئێستا لە بەردەستمانە ئەوە فیلم سازانەیە و ئەوە ئەم ستۆدیۆیە هەیە و ئەتوانین لەسەر یەک مێزگرد بکەین برادەران کێتان پێ باشە کێ خۆی ڕابینێ بێ شرۆڤەیەکمان بۆ بک بێ باسێ بک بێ چەمکێکی فیلمی زارێ بگرێت و با گفتوگۆیەکی لەسەر بکرێ ساختکردنەوەی لەسەر بکرێت ئەمە ساختکردنەوەی ئەوێت ئێمە هەر هیچ نەبێم بە ئەم ڤیددیویانە چونکەی من ڕیکۆر دەکرێت دوایی لی ئەدرێتەوە دوای خەڵکی بینێت خەڵکی زۆر ئەی بینێت وە لە هەمان کاشە وەکو کتێبێکە بێ بە سەرچاو بۆ فێرخوازەکان با هەر هیچ نەبێ ئەمە بکەین جارێ هەتا بزانین هەنگاوەکانی ترمان چیە بێت وەکو لە پێشی شاباسم کرد من کاکەمی وتم ئەگەر کەسێکە بێ لەسەر باری کۆمەڵایەتی فیلمەکە و هەنێ چەمکی تری فیلمەکە بدۆزینەوە باسی بکەین بۆ عەرەب بۆ تورک بۆ فارس بێن فیلمێکی کۆنی خۆیانێنن ئیتر ئەیکەن بە فیلمێکی پیرۆز وەکو کتێبە پیرۆزە ئاسمانیەکان ئیتر هەموو شرۆڤەیەکی لەسەرەکەن دێن هەموو دراسەیەکی لەسەرەکەن هەموو ساختکردنەوەیکی لەسەرەکەن لە خوێندنگاکانە لە فێرگەکانیانە لە زانکۆکانیان ئاخوێنرێت ئێمەش بۆ نین دەست بۆ با بڵین فیلمی زارێ نەبین فیلمی زارێ بەو ئاستە سەیری بکەین ئێمە با واز لەوە بێنین بڵێن هەمۆبەگ کورد نییە یا کووردە ئەوە گرفت نییە دەردی من چی لەوە بکەم ئارامی تیگرانمانەیە لە 90 گۆرانیەکانی بۆ کووردە بەڵام ئەرمەنە من بڵێم وڵایی کابرا ئەو بەرهەمانەی هەر هەمووی بۆ خۆی ناکرێت کە هەمووبەجی نەزاریان 3 فیلمی بۆ کورد کردووە ئەوە کاکە میر منم ڕۆم لە تۆ بوو فیلمەکەی تریان باشترینیانە ئەمە زۆر مژدەیەکی خۆشە بۆ ئێمە کاگە سەرکەوت من یەکشت بڵم لە 1996 لە فستیواڵێک بەناو سێ قاڕات دەدانە فیلمی ئێتنۆگرافیکی سەرکەوتووی سەدەی 20میان ئەرزە کرد یەکیان فیلمە کوردەی زەدیەکانی هەمبێک نەزەریا بوو ئەنی لە ناو دەدانە فیلمی سەرکەوتووی سەدەی 20ما بوو لە ناو فیلمە ئێتنۆگرافی کاک سەرکەوتۆ ئێستا بۆ نمونە بڕۆ لە گوگڵ سێرچ بکە بۆ ناوی هەمووبەک نەزەریان بەحاڵ بە کوردی بە جۆرێک ئێمە ئەینووسین و بەحاڵ بە جۆرێک تەلەفوزیەکەین بە فارسی بە جۆرەیەکی ترە لانیکەم ئەوەیە کە تۆ بە کوردی سێرچەکەی بۆ هەمووبەکی نەزەریان لانیکەم 15 وتار بێ پشتەریەکە یەکێک لە ڕوانگی کۆمەڵاسیەوە بێ لە ڕوانگی سیاسیەوە بێ لە ڕوانگی فەلسەفیەوە بێ لە ڕوانگی سینەماییەوە بێ چونکە بەڕاستی ئەوەی کە من سەرنجمدا مەسەلەن بۆ نمونان
لە ڕوانگەی فۆرمی گێڕانەوە ئەتوانین بەرحاڵ لەسەری شت بوترێت کە پێم وابێت لەو سەردەما جیاواز بووە ئەو شێوازە ڕوانینەی کە هەموو بەک بوویەتی نسبەت بە گێڕانەوەی ئەو چیرۆکە زۆر مەسەلەی تر هەیە کە بەرحاڵ بنیام کاوە بیری لێ کاتەوە بەڕاستی هەتا بمێنیتەوە قسەی زۆرترت بۆ دێت بەڵێ بەڵێ کاکە دریس من نامەیە کاتەکە زۆر بەرین بەڵام هەتا من وتم ئەگەر بزانین ئەمە تێرمان ناکە ئەتوانین بیکەین بە هەڵقەیەکی کار ئێوە هەردووکتان و ئەگەر پێتان باش بوو زیاتر گفتوگۆی لەسەرەکەین گەنگەشەی زیاتری لەسەرەکەین چەمکێکی پێگرین چونکە ئێمەمانەوێ ببێ بەسەر چاوە ئێمە نامانەوێ وڵای بڵێن کاتەکەمان درەنگە ناهان لەبەرەوەی بەرنامەکەمان کاتەکەی ئەوە نەیەبێ زوو تەواویکەین بیبڕینەوە نەخێت ئێمە بەڵێ فەرموو نمونە کاکەمی لەگەڵ هاوارخان لایڤێکیان بوو لەسەرم بابەتە وام شەویش لایڤی ترمانە بێت بووە لەوانەیە لە داهاتوو شاواخان لایڤی تریش بێت خودی ئەوانە دەتوانن باڵهات داڕێژرێنەوە سەر کاغەز تایپ بکرێنەوە بەڵێش خۆیتوانێت تەنانەت هەر خودی ئەوە بکرێتوە لە ئینتەرنێت بڵاو بێتەوەی سەر بە شێوەی کتێبیشنەوێت بەڵام لە ئینتەرنێت بڵاو بێتەوە ئەمانە خۆشی بەرحاڵەتوانێت دەستپێکێک بێ بۆ کتێبەی کە مەسەلەن کاکەمیر ئاماژەی پێدا یان مەسەلەن لەگەڵ کاکەمیر قسەمان کرد کە بەرحاڵ ئێمە دوو فستیواڵی کوردیمانەیە لە باشوور بەداخەوە لە پارچەکانی تر یا مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژهەوا ئێمە فستیواڵمان هەیە بین لەوانەیە مەسەلەن لە باکوور و لە ڕۆژهەڵات تاو تانسیڵەوە سەرپێتە نەبێت بەڵام مەسەلەن کاکەمین یەک جار کێمار وە خۆمان قسەمانەکە پیشنهادیدا ئەسڵ فستیواڵەکان بێن خەڵاتێک دابنن خەڵاتێک بەناوی هەمووبەکی نەزەریانەوە دابنن ئەوانە گرنگن وابزانم کاک هاوار مستەفاخان ئەم ساڵ لە نۆی نۆ خەڵاتێکی دانابوو بەناو هەمووبەکی نەزاریان وەکو ڕۆژی سینەمای کوردی لە نۆی نۆ بەڵام ئەوە بوو بەداخەوە خۆی تووشی نەخۆشی کرۆنا بوو ئیترەوە دواخرا وابزانم ئەو شتێکی وای کردو یعنی پرۆژەکە جاری پێشوو من و کاکەمیر و کاکاوار یعنی کۆمەڵە شتمان باس کرد بێزگەلە لە دەرەوەی بەرنامەکەش کۆمەڵێشت کۆمەڵە گەنگەشەمان کرد کە چی بکەین پرۆژەکان چی بکەین چۆن ئیش لەسەر ئەم فیلمە بکەین و لەسەر فیلمەکانی تری هەمووبەجی نەزاریان کاک ئەمیر کاک ئەدریس من شتێکەڵێم عەرەب قورعانی هەیە وەکو زمانی عەرەبی بۆ بەسەرچاوەی هەموو شتێک بۆی ئێمەی کورد من باز لە دین ناکەم یعنی مسلمان یان هەرز دینێکی کە ئازادە بەڵام بمانەوێ نەمانەوێ دینی یەزیدی و دینی کاکەی ئەمانە دینێکن بە زمانی کوردین نوێژیان نزایان هەموو شتێکیان بە زمانی کوردیە ئێمە ئەتوانین وەکو سینەما وەکو فیلم سازان فیلمی زارێ کە دینی تایە باسی نەتەوەی تایە باسی ژیانی کوردی هەموو چەمکەکانی تایە ئێمە توانین وەکو سەرچاوەیەک سەیری بکەین با ئەوە واز لێبێنین فلیمەکە ئەگەر کوڕی هەبێت زۆر پوخت نەبێت چونکە تۆ حسابکە لە ساڵی 1926 بەو تەکنیکەی کامیرەی ئەو کاتە و مۆنتاژی ئەو کاتە و بەو بیرکردنەوەیە یعنی هەمووبەجی نەزاریان هاتووە چووەتە لادەیەکەوە لە ناو شارانەی کردووە باسی شارستانیەتی کوردی نەکردووە چۆتە ناو لادەیەکەوە چۆتە ناو خێمەیەکەوە ناو دەوارەکانەوە ڕەشماڵەکانەوە کوچەریەکانەوە بەڵام چۆتە ناو ناخی ڕەسەنایەتی میلەتی کورد و بە تایبەت لەگەڵ دینەکەیە دینەکەش مەبەست چییە وەکو سەرچاوەیەک ئیشی لەگەڵ کردووە هەتا هەنێ قەول هەیە قەول با بڵێن چۆن نەڵێن ئاەت لە قورعانە قەولی یەزیدی هەیە لە ناو فیلمەکەیە بەکار هاتووە بەڵام لەبەرەوەی ئێمە دۆبلاژەکەمان پێ نەگەشتووە نایزانین پێمان نەگەشتووە یەکێ لە ئەکتەرەکان فلیمەکەیان هێناوە کلیپیان وەکو کلیپ بەکارێنەوە هەنێ قەولی یەزیدیەکانی وتۆتۆ بڵێن ئاەتەکانی مەسحەفی ڕەش پەرتوکان ڕەش ئەمانە یعنی سەرچاوەیەکی گەورەیە بۆ ئێمە بۆ فێرخوازەکانمان تەشجیع نەکەین هان نەدەین وەکو سەرچاوە ئیشی لەسەرکەن با بڕۆن ئیشی لەسەرکەن بە من بێ مێزگردێکی کە بکەین بۆ هەندێک لە فێرخوازەکانی زانکۆی سلێمانی و زانکۆی هەولێر دەستە بژێرێکیان کە ئامادە بن بێن لەسەر فیلمی زارێ با ئەوانش مێزگردێکی وا بکەن ئێمە دەرگامان کراوەیە
بۆی بابەتەکان زیاتر بەزانانی بکەین. من دەستخۆشیتان لێکەم چونکە لای ئێوە زۆر درەنگەکات. کاک سەرکەوجا من یەک جملە بڵم لای ئێمە وڵا درەنگی شێکشەوە من شتێک بڵم بەزانی کورد وەک چی وایە کورد زۆر لە نەتەوەی کورد و ڕەم زۆر جار کە ناست لە سەدا 90 ژیانم هەمیشە لە دەست نەتەوەی کورد و ڕەم کورد دەقەم وەک فیلمیزارە وایە پچڕین نین بە یەک دەنگ سینەمایەک ئێستا ئێران هەیەتی بەهۆی فستیواڵی فەجر بە تەنیا نییە فستیواڵی فەجر کە لە تاران بەڕێوە چوو هاوکات هەر لەو ڕۆژە لە نێو فستیواڵی فەجرە بنیادی سینەمای فارابی 6 دانە کتێبی ئەفرۆشت لە 1 ساڵە داوای ئەتر لە 40 نەفەر وەرژێڕنەوە بێن ئەم کتێبە بۆ من ئامادەکەن لە ڕۆژ لە مانگی بێتە چی بەهمەن بێتە ڕێبەندان لەو مانگە هاتن لە ناو فستیواڵەکە بڵاویان نەکردەوە ئێمە 2 دانە فستیواڵمان هەیە 40 نەفەری کەشمان لە سلێمانی و هەولێر و دەهۆکەیە سێبەری یەک بە بڕنۆژە پێکی حاڵیت خۆشمان نازانێ خەریکین چیەکەی یانی منەمێ یەک شت بڵێم کاک سەرکەوجیان بەحسێکەیە لە کۆمەڵناسیە پێڵێن دریدا باسیەکە بەحسی واسازیە بەحسی وتن و نووسینەکە ئەڵێ نووسینە کە حیات یا ژیانەوە ئەدات بە قسەکردن یعنی مادام نەتەوەیەک نووسینی نەبێت ئەو نەتەوە بە زووترین کات زمانی لە دەستەدات ئەمە قانونە ئەمە یاسایە لە هەمووی دنیا وایە ئێستا بۆڵێن لە ناو کوردەواریە هەورامی لە مەترسیە چون هەورامی نووسینی کەمە بۆ ئەڵێ نازانم فلانە نەتەوە لە مەترسیایە ئەڵێن چون نووسینی کەمە من بۆ بەحسەکەی من لەسەر هەموو بێگیان نەزەریان ئەمە نییە نەبێ من ئەڵێم هەر چێکەکەیم بینووسین بڵاو بێتەوە بە دنیا ئەم شتە ئەبێ بڵاو بێتەوە ئێمە بۆ خۆمان خەریکین وەکو دەستپێکی ئیسلاممان لێ هاتووە بلالی حەبەشی هاتووە و لە ناو کولەکەکە خەریکین بۆ یەکتر بانگەوازەکەین بیگەینە گوێی تەواو دنیا بیسەلمێنین کە ئەمە هی منەیتە تۆ دەستی لەسەردا منە با ئەویش من وەک سینەما بخێنێتەوە وەکو نەتەوەیەک خاوەنی سینەما بیخێنێتەوە من ئەگەرەوە ساقکەمەوە پێش فارسەکانە وەڵام فیلمم بووە ئەگەوە ساقکەمەوە پێش تورکەکان بوو پێش عەرەبەکان بوو پس ئەو جار لە دنیا خێنەوەیەکی دیکە بۆ نەتەوەی تۆکەن بە چاوێکی تر تماشای سینەمای تۆکەن من بەحسەکەم ئەمەیە تۆزێک لە چوارچێوەی کوردستانات بینە دەرەوە تۆزێک بڕۆین لە قاشەکەین بۆ نەتەوەکانی کەش کاکە دریس من هاوڕام لەگەڵتانە بەڵام من شتێکەڵێم ئەڵێم ئەوەی ئێستا بەدەستمانەوەیە ئەم دەواازەیە ئەم دەلاقەیە ئەم پەنجەرەیە وا ئیشی تیاکەین بەڵام هەوڵی شەدرێت ئەوەتانی ئەم جارە کاکاوار وابزانم 12 کتێبی چاپ کردووە بۆ ڕۆژی نۆینۆ بۆ ڕۆژی سینەمای کوردی یەکێ لەوانە کتێبەکەی تۆ کاکەم جەد بوو کاکە میگەن یعنی ئەمە ئەمە ئیشکردنە بەڵام ئەمەی ئێوە ئەیڵێن ئەمەی ئێمە ئەیڵین هەمومان ئێڵێن ئێمەی کورد پەستانمان لەسەرە کە پەستانت لەسەر بوو شتەکانمان پەرت و پەرەوازە ئەبێت هەر یەکەمان بەلایەکە هەمومان بە گژیەکە ئاچین لەبەرەوەی کیانێکمان نییە دەوڵەتێکمان نییە عەرەب دەوڵەتیانەیە هەر هەمویان بەرگری لە زمانی عەرەبیەکەن تورک دەوڵەتی هەیە بڕۆ مناڵەکانیان فێرەکەن کە ئەبێت تورک بن تورک سەروی هەموو میلەتانی دنیاە و فارسیش بە هەمان شێوە بەڵام ئێمەی کورد دەوڵەتمان نییە ئەو کیانەی کە لە باشووری شەیە ئەو بوونەی کە لە باشووری شەیە بوونێکە لە دەسەڵاتی خۆیان نییە دەسەڵاتی نییە ئەسڵەن بووە بە کرێگرتە کە ئەو خۆشتان نەزانن کە یەکێ بوو بە کرێگرتە ئیش بۆ چیەکە ئیش بۆ میلەتەکەی خۆی ناکە ئەوان دژمنایەتی میلەتەکە شەکەن اینجا نامەیە ئەمە زۆر هەڵەگرێ ئەگەر پێتان خۆشە ئیکەینە بەشێکی تر کاک سەرکەوت من داواکاریەکەم هەیە تر کاتن ناگرم ئەگە داوای من قبولکەن ئەمەی کە هێندێک لە فستیواڵەکان وەک دانەر عومەر کاک دانەر عومەر وەکو کاک شەوکەتەمین وەکو ئەو برادەرەی دیکە لە فستیواڵەکەی کوردی لەندەن لایڤێکیان بۆ بکەن و ئەو داواکاریە ئێمە بگاتە گوێیان ئەوەی کە داواکاری
بەیەک دەنگ ئەلا هەر چوار فستیواڵ سێ چوار فستیواڵەکە خەڵاتێکێ بە ناوی ئەڵماز گونای هەر سێ چوارەکەی خەڵاتێکێ بە نێو تاها کەریمی تۆزێک با پرۆگرامێکی یەکدەنگی تۆی فستیواڵەکانمان بێ من ناڵێم هەموو بێگی نەزەریا هەموو فستیواڵەکان بیبێ دهۆک بیبێ وەلی لە ئەوەزە فستیواڵی سلەیمانی خەڵاتێک بکە بە ناوی تەیفور بەتحایی ئەوی کە خەڵاتێک بکات بە ناوی ئەوی کات تۆزێک بە پرۆگرام بە بەرنامەوە بچین ئێمە داوا ناکەین خەڵات بدەم بە ئێمە و نازان بکەنە ژووری و ئەمە ئەڵێن کاکەژیان ئەو چوار سێ چوار فستیواڵە ڕۆژێ لایڤیان بۆ بکە بڵێ کاکەژیان ئەو دەنەفەرە ئێمە ناوەدەین ئەو دەدانە کەسایەتیە بەلای ئێمەوە گرینگن لە سینەمای کوردی هەر وەکو چۆن کوردستان بەشکراوە و سەوز و زەرد و بنەوش و قاوەی دیایە باوە بێن فیلم سازەکەش دەبێن خۆتان بەشکەن هەر فستیواڵێک سێ دانیان هەڵگرێ بۆ خۆی و سێ دانە خەڵات بکە بەنێو ئەوانەوە داوایەکی زۆر نییە ئەگەر ئەکرێت ئەو سێ چوار کەسایەتیە لایڤێکیان بۆ دانا ئەو وعدە بدەن سێ چوار خەڵات بکرێت بە ناو ئەو کەسایەتیان بامیان کەرە ئێرە ئێمەش دێن لەوێ بەرحاڵیان خێنە ناو ئەمەڵی ئەنجام شدەوە من کاکە ئەمیر کاکە دیست فەرحان ستێرێک ڕێخەری فستیڤاڵی لەندەن بووە لە لیستی دەیە لایڤی هەبێت هەر لەسەر فستیڤاڵ یعنی دەرگان بۆ ئاواڵا کردبوو بۆی پرسیاری لێ بکرێ بۆ چۆنێتی ئیشکردن و ئەم تەوەرەوەم پرسیارانەی بەڕێزیشتان دوایەوە کاکدانەر عومەر وا بانگێشتم کرد بۆ لیستی 12 لەوەیە تا ئێستا نەتوانێت لەوەی بکەوێتە لیستی 13ەوە کاک شەوکەتەمین کورکی نازانم ئەگەر بەڕێوەبەری فستیڤاڵی دهۆک بێت ئەوە ئەم جارە لە لیستی 12 یەکشەمەیە یەکشەمەکەی تر دانەدانە بانگیان مەکە دانەدانە بانگیان مەکە هەر سێ چواریان بەیەکەوە بانکە هەر سێ چواریان بێنە ئاوا لاپەڕێک بگرە بەر چاویان ئاوا بیگرە بڵە کاکە ژیان ئاوا ئاو سێ چوارەمان هەیە بەش خۆتان جیاکەنەوە ئاوا بێ بیکەیت ئەوەی کە بڵێن ئەوە بێنە زۆرە زۆر ئەبێ بکرێ بە زۆر هەمیان ڕفیق من کاک شەوکەت بەرپرسی هونەری فستیواڵی دهۆکە کاکدانەر بەڕێوەبەری فستیواڵی سلەیمانیە ئەو برادەرە من حەناوەکەیم بۆ لەبەر نەکراوەی لەندەن تەوایان برادەر من تەوایان خۆشەویستن تەوایشیان پەیوەندیشمەیە لەگەڵیان نەتوانم خۆشمەلوا بیڵم ولی حەزەکەم بێن و ئەو وعدە بدرێت چون ئەشزانم ئەیدەن ئەشزانم زۆر هەر سێ چواریان کوڕیچاکن هەم کاک شەوکەت هەم کاک دانەر گوێژە دەن ولی حەزەکەم بەیەکەوە بێن بۆ قەناعەتە بگەن سێ چوار نەفەری لایڤێک بە ناوی فستیواڵهای کوردی بکەن ئەوە میزەگردێکیان بۆ بکە پێشنیارەکە جوانە کاکە میرجان ئێمەش لەگەڵیانە قساکەین و هەوڵیان لەگەڵادین با زۆر کاتان نەگرم بۆ هیوایی بتوانین لە ئەڵقەیەکی تری مێزگردا لە تەوەرێکی کە لە چەمکێکی کەوە شرۆڤەیەکی تێر و تەسەلی ئەکادمی لەسەر فیلمی زارێ بکەین لەسەر حەمۆبەجی حەزرەتی حەمۆبەجی نەزاریان بکەین شەوتان خۆش شەوی هەموو لایەک خۆش بۆ هیوایی فێرخوازانی سینەما سوودێک لەم وانانە وەربگرن سوپاسانەکەم شەوی هەموو لایەک سپاس کاکە میرجان کاک سەرکەوتیان خۆش